کاتتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن چاڵەکیەکانی ئەکادیمیا لەو سێتەوەرە خۆی دەنوێنێ کە پەروەردە بە مانای فراوانەکەی هەر شتێک کە لە بەرژەوەندی کۆمەلگا و لە بەرژەوەندی تاکەکانی ئەو کۆمەلگایەدا پێ ئێمە هەوڵ بدەین تیشتی بخەینە سەر. ئەکادیمیای مێگامایند پلس ڕێکخراوێکی قازانجنەویست تۆمار کرا و وڵەتی لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان وەرگرتووە بە فەرمی. جگە لەو وێبیناری شەوانی شەممە کە ئەمڕۆ 93مین دانەی پێشکەش دەکرێت، چەند بەرهەمی و چاڵەکێکی تری هەیە. بەرهەمەکانی ئەکادیمیا ئەو 5 کتێبن تا ئێستا و هەندێکی تریش لە ڕێگادا کە ئەینەن لە سێ بوارەکەدا یەکچیان گرتووە و وەکوگوتمان لە پەروەردە بە مانای فراوانەکەی ڕاهێنان هەروەها ڕاوێژکاری. کتێبەکانی وانەکانی ژیان سێوانە کە بە زمانی ئینگلیزی و کوردیە. کتێبی بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا وەرجێڕانە و پێداچوونەوەشی هەر ئەکادیمیا کردوێتی. ئەو سێ کتێبەی خوارەوەش هەرسێکیان لە بواری پەروەردەن کە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان پۆلەکەت بەرەواش بکەوە لەگەڵ 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە. بەسپاسەوە هەرسێکیان لە لای دەستگای فام چاپ و بڵاو کراونەتەوە. جگەلەوە ئەکادیمیای مێگامایند پلس فەرهەنگێکی ئەلکترۆنی بە خۆڕایی هەیە کە ناوی فەرهەنگی زارە، زار دیکشنەری. لە ئێستادا ئینگلیزی کوردیە بە ئۆنلاینە، وەکو گوتمان بە خۆڕاییە بۆ هەردوو سیستەمی iOS و سیستەمی ئەندرۆید کار دەکات. جگەلەوە ئێوەی بەکارهێنەریش دەتوانن هەم دای بەزێنن بە خۆڕایی، هەم فیدباکمان بۆ بنێرن ئەگەر وشەیەک هەڵی تێدا بۆ ڕێنووسە یان دەتوانن وشەش بۆمان بنێرن بە چەند عازێکی زۆر بەسیتە. وشەکە کە بۆ نمونە ئەگەر گەڕای تێدا نەبوو دەتوانێت وەکو هاوکاریەک بۆمان بنێری بە فلتەری ئێمەدا دەڕوا، تیمێکمان هەیە کاری لەسەر دەکەن، هەر بە خۆڕاییش دەمێنێتەوە بۆ زانیاریتە. جگەلەوە ئەکادیمیای مێگامایند لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین گروپ و پیجی هەیە. وەک لەسەرەوە دیارە وێبسایتەکە، وێبسایتی mmp.ac کە زۆربەی بەرهەمەکانی پێشووی تێدا جێکراوەتەوە. لە فەیسبوک هەم گروپ و هەم پیجیش هەیە. ئەگەر کەسێک بێتە باوڵەن فۆلۆوەر ئەوە دەتوانێت. چەناڵی یوتیوبەکەی خۆمان بەکاردێنین جارێ کە لە ئێستادا 225,000 ڤیوی هەیە لەو تێیدا مەزراوە کە دەکات نزیکەی 4 ملیۆنێک. هەموو بەرهەمەکانی پێشوو لەوێدا هەن و بە خۆڕایی. لە ڤایبەر و وەتسەپ و تێلگرامی و ئەوانش گروپی تایبەتمانەیە. ئەگەر کەسێک بێوێت جوین بێ بۆی ئاگدار بێ لە چاڵەکیەکانی داهاتوو ئەو QRF کۆدە سکان بکە، یەکسەر جوینی گروپەکان دەبی، ئەوە ئیمێڵی فەرمی و ئەوەش ژمارە تەلەفۆنە لە کاتی پێویستدا. نامانەوێت کاتی ئەوەی بەڕێز زۆر ببین، بەڵام ئەو وێبینارانەی شەوانی شەممە خۆی کاتەکەی 90 خولەکە. نیوەی کاتەکە بۆ قسەکەر و پێشکەشکاری سەرەکی ترخان دەکەین، نیوەکەی تر زیاتر بەشداربوانی بەڕێز دەتوانن تێبینی سەرنج پرسیار یان هەر ئیزافەیەک هەبێ بیخەنە ڕوو. ئەو وێبینارەش هاوشێوەی وێبینارەکانی تر تۆمار دەکرێت. دواتر ئەگەر پێویستی بۆ مۆنتاژ هەبێ مۆنتاژ دەتوانین دەکەێت، ئەگەرنا دای دەبەزێنین لە چەناڵی یوتیوبەکە و لینکەکەش لەو ئێوەی بەڕێز دەنێرین، چونکە ڕەنگە هەموو کەس لاو کاتەدا پێی نەکرێ ئامادەبێ بۆیە دواتر دەتوانێت جێ لێ بگرێتەوە، سوودی لێ ببینی. هەروە هاوکات لە پیجی فەیسبوکی ئەکادیمیا ڕاستەوخۆ زیندیش دەگوازرێتەوە. ئەگەر ئێوە بەڕێز دەتانێت بەشدار بن بە پرسیارەکان دەتوانن بە 3 شێوە بەشدار بن. یەک، لێرە لە چات بۆکس دەتوانێت پرسیارەکەت بنووسی، ئێمە هەڵی دەگرین و دوایی ئاراستەی دەکەین. دەتوانی ئازی دەست بەرزکردنەوە لە بۆ نمونە لە ڕیاکشنز هەیە، دەست بەرز دەکەیتەوە، ڕێگا دەدەین مایکەکە بکەیەوە پرسیاری خۆت ئاراستە بکەیت. و ئەوەی لە فەیسبوکیش لەگەڵمانە دەکرێت لە ڕێگەی کۆمنتەوە ئێمە کۆمنتەکان دەگوازینەوە.
کاک دکتۆر بۆ خۆت بڕیار بدە دەتەوێت پرسیارەکان سەرەتا وەرگریان لە کۆتایی مەعادەتەن پێشکەشکار قسەی خۆی دەکات دوای پرسیارەکان لە کاتی خۆی وەردەگرن بەڵام جەنابەت سەر پشک بە مایکە کەشت بکەوە با دەنگمان جێلێبی و دەتوانێت جێ دەنگما بەڵێ مایکەکە کراوە جێمان لێیە بەس ئێستا بە کورتی بابەتی ئەمڕۆمان باس دەکەین و دوای کاک دکتۆر دەناسێنن پێشەوەی گوتمان با چێکێکی دەنگەکە بکەین اینجا جەنابەت دەتوانێت سکرینەکەت شێر بکەیت کاک دکتۆر بابەتی جیادەرمان بابەتێکی هەنووکەیی و گرنگە پەیوەندی بە ژیانی هەموو تاکەکانی کۆمەلگا هەن خەڵکێکی زۆر تووشی بابڵێن نەخۆشی و تەنانەت حاڵەتی دەرونی وابوون چەندین دکتۆریان گۆڕیوە ڕەنگە نانتوانی بێ ئەوکو پێویست چارەسەر وەربگرن ئەجە لە قەلەقیان لە تەشخیصە لە هەر شتێکە و هەندێک جار پەنا دەبردرێ بۆ دەرمانی ملی یان هەندێک دەرمانی ملی هەیە کە ئەمە لەگەڵ ئەوە نین بەڕاستی چونکە ئەوەش ڕووی زانستی خۆی هەیە بۆیە جیا دەرمان ڕەنگە ئەوە ناوە ڕاستەکە بێ نەک بڵێ دەرمانی ملی پێمان باش بوو ئەو بابەتە لە ڕووی زانستیەوە کەسێکی پسپۆر داوت بکەیت بۆ ئەوی باسی ئەو بابەتە بکە ئەم لایەنە زانستیەکەی ڕوون بکاتەوە هەمیش ئەگەر کەسانێکی بەشدار بوو پرسیارێکیان هەبێ ئارەستەی بەڕێزیان بکە ئێمە ئەوکو گوتمان دەزانین بابەتی جیادەرمان بابەتێکی فراوانە زۆر فڕەڕەهەندە ڕەنگە نەتوانین لە وێبینارێکدا باسی هەموو لایەنەکان و هەموو تەوەرەکانی بکەین بۆیە ئەم شەو تەرکیز زیاتر دەخەینە سەر جیادەرمان کە چۆن بەکاردێت لە چارەسەرکردنی نەخۆشیەکان لە ڕووی زانستیەوە کاک دکتۆر بەدر قادر سوورچی سپۆرە لە بواری چارەسەری نەخۆشی بە جیادەرمان پلەی زانستی پرۆفسۆری یاریدەدەرە خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە وڵاتی تورکیا لە بەکارهێنانی ڕووەکی پزیشکی هەروە هەڵگری بڕوانامەی ماستەرە لە زانستی ڕووەک هەروە بڕوانامەی بەکەلێنوستیشی هەیە لە زانستی ژیان خاوەنی چەندین بڕوانامەی ترە وەکو بڕوانامەکانی زمانی ئینگلیزی لە زانکۆی شێفڵد هاڵم لە وڵاتی بریتانیا تا ئێستا زیاتر لە 25 توێژینەوەی زانستی لە بواری ڕووەکی پزیشکی و جیادەرمان بڵاو کراوەتەوە لە گۆڤارەکانی دەرەوە و ناوەی وڵات بەشداریشی کردووە لە چەندین کۆنفرانسی جیهانی لە وڵاتی جیادیا وەکو وڵاتانی ئەمریکا و تورکیا و ئازەربایجان و کوردستانیش بەڕێزیان ماوەی 24 ساڵە مامۆستایە لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی زانست لە بەشی بایۆلۆجی بۆیە ئەو شتانەی باسی دەکا لە ڕووی زانستیە و لە ڕووی ئەکادیمیەوە تشک دەخاتە سەر ئەو بابەتە کاک دکتۆر ئێستا لای من 9 دقەیە ئەگەر جەنابەت کاتەکە لای خۆش تۆمار بکەی بۆی زیکەی 45 دقەیە قسە بکەیت پاشان دەتوانین دەرگای گفتوگۆ و پرسیار و وەڵامیش بکەینەوە فەرموو کاک دکتۆر جەنابەت لێمان دیاری بە سکرینەکەت دیار نێجارێت دیارە کاک دکتۆر ئێستا سکرینەکەش دیارە بەڵێ کاک زۆر باشە تەواوێشە دەبیندرێت دکتۆرجان سکرینەکە و خۆشت و دەنگەکەش وازە زۆر باشە سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت دکتۆرکیمداد وە زۆر سپاس بۆ پەیمانگاکەشت بەڕاستی دەورێکی باڵات هەیە من لە مێژۆ ئاگادارم بەڕاستی کار و چالاکیەکانت با بڵێن فرە بوارە هەتەنها لە بوارێک کۆی نەکردێتەوە بە حەقەت جێ دەست و پەنجە دیارە و ئەوە دووەم سێم جارۆزان بەشداری لەگەڵ جەنابەت بکەم بە حەقەت یعنی پێم خۆشە ئەو با بڵێن وێبینارە بەردەوام بی و با بڵێن هەموو پسپۆرەکانیش بگرتەوە هەموو بوارەکانیش بواری سیاسی بواری مێژووی با بڵێن بواری زانستی بواری زمانەوانی هەموو بوارێ بگرتەوە لەبەرەوە چۆ بەڕاستی ئەمە هەموو هەر کەسێک لە خوای گەورە لە ژیان بەهرێکی پێبەخشیوە پسپۆریش پێبەخشیوە ئەتوانێ و پسپۆری ببەخشی بە خەڵک تاوەکو خەڵکی سوودی پێبینی وەکو ثەقافەیەک وەکو ڕۆشنبیریەکی هەبیتن لە بوارەکانی ژیان تاوەکو سوودی لێبینی بە حەقەت من دڵخۆشم بە پەیمانکەی بەڕێزت کە بەڕاستی دەورێکی باڵات هەیە ڕێکخراوێکی کارایە سوپاس بۆخوا الحەمدولillah ئینشاءڵڵا زیاتریش دەبی و طبعا بنسبت بابەتەکەم بە حەقەت یعنی ئەو بابەتە بنسبت جیادەرمان یان با بڵێن ڕوەکی پزیشکی یان با بڵێن هەر ناوێکی تری لێ بڵێن دەرمانی جیایی طبعا بەخۆی ئەگەر بینەوە سەر مێژووی مرۆڤایەتی لە سەرەتا ئەو با بڵێن ئەو دەرمانە لەگەڵ بیدایەتی دروستبوونی مرۆڤەکان پەیدا بوو
لەو کاتەوە تاوەکو ئێستا دەستا و دەست باوک بۆنەوەکان جیل لە دوای جیل با بڵێن گەیاندیتانە ئەوڕۆ بەڵام لەبەر ئەوەی با بڵێن عەسری 21 سەردەمی زانست بوو بۆیە ئەوەش وەکو زانستەکانی دیکە هەستا بە زانستی کرا یعنی با بڵێن ئەو علمەی کە پێشتر هەبوو بە کورد وەکو خۆی دەڵێمانی کوردەواری یان پزیشکی میلی یان با بڵێن دەرمانی با بڵێن عەشائیری یان هەر دەرمانێک ناوێکی لێ بنین ئێستاکە سوپاس بۆ خوا بوت بەوانە لە زانکۆکان بوو بەوەی کە بەش هەبی لە بەشی جیا دەرمان بوو ئەوەی کە ئاستی بڕوانامەی دکتۆرا و ماستەری لەسەر وەربگیرێ لە وڵاتی پێشکەوتوو هەیە ئێستا کە زانکۆ هەیە کۆلێژ هەیە بەش هەیە بە ناوی بەشی میدیسنە پلان یان بەناشی یان با بڵێن بە ناوەچکە بڵێن ئەڵتەرنێتیڤ مێدیسن چکە لەبەرەوەی تەنها یەک پسپۆر نییە لەو بوارە مەسەڵەن ئێمە زۆر بواری دیکەمان هەیە بواری حیجامە هەیە بواری دەرزی ئاژنین هەیە بواری مەساژکردن هەیە زۆر بواری بواری هۆمۆتێراپی هەیە زۆر بوار هەیە ئێستا هەمویان بواری سروشتین بەڵام بجا دەرمان و ڕۆکی پزیشکیش بەشێکە لەو پزیشکی تەواوکاریە ئێستا پێی ئەڵێن پزیشکی تەواوکاری ئەڵتەرنێتیڤ مێدیسن یان با بڵێن طب تەکمیلی بە حەقەت یعنی ئێستاکە حتا لە عێراق سوپاس بۆخوا ئەو ساڵ سندیکای بۆ دامەزە سندیکای پزیشکی تەواوکاری یعنی نەقابەی هەیە لە وڵاتانی عەرەبی هەیە لەو هەتا لە وڵاتی بریتانیا لە ئەوروپا لە ئەمریکا لە زۆر وڵات ئێستا الحەمدوللا یعنی لایەنە زانستەکەی خۆی وەرگرتیە لەو شێوە قالبی عەشائیەکەی با بڵێن شێوەیەکی با بڵێن وەکو عەشوایی یان شێوەیەکی تەنها بە شارەزایی نەما ینی هاتە خاڵی پسپۆری بە حەقەتیش یعنی خۆشە ئینسان هەموو شتەکانمان ئەوڕۆ با بڵێن زانستی بی لە هەر کەسێک لە پسپۆری خۆی قسە بکە هەر کەسێک لە پسپۆری خۆی با بڵێن شتەکان با بڵێن ڕوون بکاتەوە بۆی خەڵک بە حەقەت بە هەڵات نەکەوێتە ناو بابەتەکان لەبەرەوەی چووکە بەڕاستی زۆر کەسانێک هەن شارەزاییان هەیە بەڵام پسپۆر نین لەو کاتە زۆر جار هەڵەی با بڵێن تەندروستی دەکەن یان زۆر جار هەڵەی با بڵێن وا دەکەن کەسەکە لە باتی سوود بگەینی زیاد دەگەینی ینی کەواتە ئێمە هەوڵ بدەین لەو بابەتی ئەوڕۆ ئەگەر لەبەردا بەڵێن کاتەکە زۆر زۆرش کەمە بەڵام بتوانم تیشکێک بخەمە سەر خاڵە زانستەکان یعنی جادەرمان لە ڕووی زانستیەوە چییە یعنی ئەمە چ بکەین یاخود با بڵێن حکمت لەو شتە چیە کە پێڵێن جادەرمان طبعا سەرەتا حەز دەکەم شتێک بکەم باز بکەم ئەویش ئەوەیە ئێمە پێش ئەوەی بزانین جادەرمان چیە ئەبێ بزانین سەرچاوەی ئەو پێکاتەیە چیە لە ناو ڕووەک طبعا هەمومان ئەزانین لەبەر ئەوەی خوای گەورە بەدەستی خۆی بەدەستی مبارەکی کە ئابا بە ئادەمی عەلەیهی سەلام لەو خاکە دروست کرد کە خۆڵ بوو بە هەمان شێوە ئەو ڕووەکەش لەو خاکە دروست دەبێت طبعا ئەو ڕووەکە کە لەو خاکە دروست دەبێت بە شێوەیەکی کورت دوو پێکهاتەی سەرەکی تێدایە یەکیان پێ ئەڵێن پرایمەری یەکیان پێ ئەڵێن سێکەندەری پرایمەری مێتابۆلایت سێکەندەری مێتابۆلایت پرایمەری پرۆداکت سێکەندەری پرۆداکت یا ناچرال پرۆداکت کەواتە ئێمە دەبێ شتێک بزانین هەموو ڕووەکێک کە خوا سوبحانە وتەعالە دروستی کردی لەسەر ئەو زەویە دوو پێکاتەی تێدایە کۆمەڵێک پێکاتەی تێدایە وەکو شەکر و چەوری و پرۆتین ئەوە بەنە پێ ئەڵێن پرایمەری پرۆداکت نەتیجەی کالێکی با بڵێن ئەو با بڵێن ڕووداوەی کە پێ ئەڵێن ڕۆشنە پێکاتن پێ دەرێن فۆتۆسنسس پێ دەرێن تەرکیبی ضەوئی کە لە کەونا ڕوو ئەدا کە دار بەهۆی بوونی تیشی خۆر و بەبوونی کلۆرۆفیل و بەبوونی دوکسیدی کاربۆن کە لە هەناسەی مرۆڤەکان و حیوانەکان دێتە دەرێ هەڵدەستێن نەبات عملیەک ئەکا پرۆسێگەکە پێ ئەڵێن ڕۆشنە پێکاتن پێ ئەڵێن فۆتۆسنسس لەو پرۆسەوە سێ پێکاتی سەرەکیمان بۆ دروست دەکا ئەویش چییە شەکرە چەوریە پرۆتینە ئەو سێ پێکاتەیە پێ ئەڵێن پرایمەری پرۆداکت واتە با بڵێن مادەی یەکەمی لەو مادانە دووبارە نەبات جارێکی تر سێکەندەری مێتابۆلایزم ڕوو دەدات مێتابۆلیزم ڕوودا مادەیەکی کەمەلو دروست دەکات پێ ئەڵێن ئەلکەلۆید تێرپینۆید فینۆلی کۆمپاوند ئەو سێ مادەیە پێ ئەڵێن سێکەندەری مێتابۆلایت مادەکەی یەکەم سەرچاوەی خۆراک و وزە و گەشەیە یعنی ئینسان حیوان هەموو کائیناتێک ڕوەک خۆی بەو سێ مادەیە گەشە ئەکا بە چەوری و شەکر و با بڵێن پرۆتین بەڵام مادەکەی دووەم کە ئەلکەلۆید تێرپینۆید و فینۆلی کۆمپاوندا ئەوە بەشە دەرمانەکەیە ئەو ڕووەکە هەم خۆی پێدەپارێزی هەم یاخود با بڵێن جوانێکی پێدەبەخشی وەکو ڕەنگی گوڵ و پەڕەی گوڵ و هەروەهاش هەم بۆ ئێمەش ئەو ڕەنگ و تام و بۆن و زەیتەی کە لە بەشی دووەم هەیە بۆ ئێمە ئەبێ بە دەرمان ئەبێ بە سەرچاوەی سەرەکی دەرمان جا ئێمە کاتێک کە بە ڕۆچێک ئەڵێن پزیشکی
بۆ ئەڵێ پێ ئەڵێن پزیشکی کاتێک کە ڕێژەیەکی زۆری لە سێکەندەری میتابۆلای تێدابێ واتە ئەلکەلۆید و تێرپینۆید و فینۆلیک کۆمپاوندی تێدابێ کەواتە ئێمە بەو ڕوەکانە ئەڵێن پزیشکی یان بەو گیانە ئەڵێن جیا دەرمان یان هەربەڵ مەدەسن ئەوانەیە کە ڕێژەیەکی زۆریان لەو بابە هەموو ڕوەکێک تێدایە بەڵام ئەو ڕوەکانی کە تا ئێستا 10% لە جیهان دەستنیشان کراوە کە ئەوانە پێیان ئەڵێن ڕوەکی پزیشکی ئەین لە کۆی جیهان لە کۆی ڕوەکی جیهان تا ئێستا ئەمە سەتادەی ئەو ڕوەکانەمان دەستنیشان کردیە کە پێی ئەڵێن ڕوەکی پزیشکی کەواتە سڕ و حکمت و سەرکەوتنی ئەو ڕوەکە لە مادەکانی دووەمە کەواتە ئێمە کاتێک کە باسی ڕوەکی پزیشکی دەکەین واتە ئەو پێکاتانەی تێدایە ئێستا بابین تعریفێکی کورتی با بڵێن ناتشل مدیسن یان هەربەل مدیسن یان بۆتانیکەل مدیسن یان فایتۆ مدیسن زۆر ناوی هەیە لۆ پێی ئەڵێن هەربەل مدیسن لۆ پێی ئەڵێن ناتشل مدیسن لۆ پێی ئەڵێن بۆتانیکەل مدیسن لۆ پێی ئەڵێن فایتۆ مدیسن طبعا هەموو مرادیفن ئەو شانە هەموو مرادیفن لێکچوونە طبعا هەر جیایەک هەر ڕوەچێک هەر پێکاتێک لە ناو ڕوەک لە بۆ دەرمان بەکارهات پێی ئەڵێن هەربەل مدیسن پێی ئەڵێن پلان مدیسن پێی ئەڵێن ناتشل مدیسن کەواتە وەکو تعریفە کەواتە ئەو مادەی کە لە ناو ڕوەکە هەیە کە ئیشی دەرمان دەکا یان دەرمانی لێ دروست دەکرێ لە بۆ چیا لە بۆ پاراستن و گەشەسەندنی تەندروستی ئێمەیە کەواتە ئەو ڕوەکە ئیشی چیە بۆ ئەوەی ئێمە بە تەندروستی بپارێزی ئەگەر نەخۆشین چاکمان کاتەوە ئەگەر نەخۆش نینە لاشەمان لە مادە ژەهراویەکان پاک کاتەوە ئەگەر بەرگی لەشمان لاوازە بەهێزی بکاتن کەواتە ئێمە ئەو ڕوەکە پزیشکانە کە ئێمە بەکاری دەهێنین لە ژیانی ڕۆژانەمان لە بۆ چیمانە لە بۆ تەندروستی خۆمانە لە بۆ چاکسازی و بنیادنانی با بڵێن لاشەیەکی تەندروستە طبعا ڕوەک شوێن دەری بەکاردێت طبعا ئێستا بە کورتی باسەکەم بەڵام دوای بە تەفاسیل دێمە سەری طبعا ڕوەک بە شێوەیەکی گشتی هەموو پارچەکانی ڕوەک ئێمە بە دەرمان حسابی دەکەین هەندێک ڕوەک هەیە بەس گەڵایەکەی دەرمانە واتە ڕێژەی ئەو مادان لە گەڵای زۆرە هەندێکمان هەیە لە تۆیەکانیتی هەندێکمان لە ڕەجیتی هەندێکمان لە بەروبوومەکەیتی لە فروتەکەیتی هەندێک لە گوڵەکەیتی هەندێک لە بارک لە قەلەف لە وشکەڵاتەکەیتی هەر یەکە لە شوێنێکە دوای دێن باسیەکەین بە تەفاسی و هەروەها ئامانجیش لە بەکارهێنانی ئەو با بڵێن ئەوانە گوتمان لە بۆ چیە لە بۆ پاراستن و چاکسازی و چاکبوونەوەی ئێمەیە کەواتە ئێمە بە شێوەی گشتی کە ئێمە کە باس دەکەین ئینشاڵڵا ئێستا دێن بە تەفاسیل ستێپ بای ستێپ دەڕۆین ئینشاڵڵا ئێستا شتێکی گرنگ هەیە بە حەقەت یعنی پێتان بڵێم طبعا ئەمریکا لە ساڵی 1960ەوە گرنگی بە جیادەرماندایە بەڵام وەکو چی وەکو سەپلیمنت وەکو با بڵێن بەکارهاتن بەکار هاتووە طبعا ڕێکخراوی FDA کە دەکات ڕێکخراوی فیدرالی خۆراکی ئەمریکیە کە ئەوانە دائیمەن چاودێری خۆراک و دەرمانی ئەمریکا دەکەن و هەموو جیهانیش پشتی پێدەبەستێ طبعا ئەو ڕێکخراوە لە نوێژەوە ئەو جیانە ئەو با بڵێن ڕوەکانەی کە بەکارهێنا وەکو سەرچاوەیەکی ڤیتامینات و سەرچاوەیەکی با بڵێن بەهێزکەری بەرگری لەش و بەو شێوازە و هەروەها ئەمریکا ڕێکخراوێکەکەی دامەزان بە ناوی NCCIH کە ئەو ڕێکخراوەش لە ساڵی 1990 دامەزدا هەر تەکمیلەی ڕێکخراوی FDA بەڵام لە ساڵی 1992 هەستا بە بەهێزکردنی ئەو با ئەو شتێک کە هەیەی لە چی لەوەی کەوا بە زانستی بکرێت توێژینەوەکان با لە توێژینەوەکانی لەسەر زیاد بکاتن هێواش هێواش یعنی ئەو قسانەی کە دەکرێت ئەڵێ ئەو ڕوەکە بۆ ئەوە باشە ئەوە لەوە باشە بە شێوەی زانستی و سەلماندنیتی لۆیە ئێستا ئەگەر سەیری زۆربەی سەپلیمنتەکان بکەین زۆربەی دەرمانە جیایەکان بکەین ئەوانەی لە ڕێگەی زانستەوە دروست دەکرێن لە کارگە باوەڕ پێکراوەکانی جیهان و دەرمانخانەکانیش دەفرۆشێ حتا لە بڕ لە دەرمانخانەکانی کوردستان سەیری کە دەبینی بڕوانامەی FDA بەدەستێنایە و هەروەها خاڵێکی دیکەشەیە ئەویش دەبێت باس لە WHO بکەم کە ئەویش ڕێکخراوی تەندروستی جیهانیە بە پێی دوایین ڕاپرسی کە لە ساڵی 2018 کردیەتی ئەڵێ ئێستا کە جیهان 80% جیهان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ یعنی چ بە شێوە زانستیەکە و چ بە شێوە عەشایرەکەی 80% دانیشتوانی سەرزەوی جیادەرمان بەکاردێنێت لەوانە وڵاتانی ئاسیا و ئەفریقا تەبعا نێزیەکەی 90% بەکاردێنین خودی ئەمریکا 25% و ئەوروپاش 35% بەکاردێنی تەبعا ئەو وەکو با بڵێن ئەوە چی دڵخۆشکەرە لە بۆی کەوا جیادەرمان ئێستا
لە ناو دنیای زانستا و شتێکیش من پێتان بڵێن بە حەقەت یعنی خۆم کە لە زانکۆم و متابعەی توێژینەوە زانستیەکانیش دەکەم لە هەم لە کوردستان هەم لە دەرەوە باوەڕ بکەن ئێستا لە زۆربەی زانکۆکانی کوردستان حتا لە کۆلێژی پزیشکی لە کۆلێژی دەرمانسازی لە کۆلێژی پەرستاری لە کۆلێژی ددان پزیشکی ددان یعنی لە کۆلێژی زانست بەشی بایۆلۆژی بەشی کیمیا بڕۆ هەموو دنیا بگەڕێ ئێستا هەموو توێژینەوەکان فۆکەسیان کردێ لەسەر جادەرمان لەسەر ڕۆکی پزیشکی لەبەر ئەوەی هەم ئیشی لەسەر نەکرایە هەمیش بە حەقەت یعنی دوای باسەکەم هۆکارەکەی چییە هەم لەبەر ئەو سایدی فێکتی و ئەو بابلێن شتە زانستیەیە طبعا لۆ معلوماتی جەنابتان ئێستا 35% جیهان دەرمانی لە چ وەردەگری لە جیادەرمان وەردەگری یعنی 35% لەسەر ئاستی جیهان ئێستا دەرمانەکان سەرچاوەکانیان لە ڕۆکی پزیشکی وەرگرتیا بە تایبەتی لە ئەو نەخۆشانەی وەکو نەخۆشی زەهایمەر و نەخۆشی ئیلتیهابات و نەخۆشی بابلێن دڵ و نەخۆشی ژان و بابلێن جومگە و ئەوانە تەبعاً زۆربیان وەکو میثالێکی ئەگەر سەیریکە ئەو ئەسپرینەی کە هەمانە هەمومان دەزانی ئەسپرین بابلێن دەرمانێکی باوە لە دنیا کە ئەویش لەسەر چاوەکەی لە داری بیە یان ویلۆتری کە شەنگەبی پێ دەڵێن داربی پێ دەڵێن سەفسای پێ دەڵێن بە عەرەبی و چەندین دەرمانی دیکەشمانێ وەکو دەرمانی دیجیتۆکسین کە تا ئێستا تاکە دەرمانە لە جیهان کە بۆ ئەوانەی کە لێدانی دڵیان دادەبەزی تاکە دەرمانە دەتوانی لێدانی دڵی بەرز بکاتەوە کە سەرچاوەکەشی لە نەباتی دیجیتالیسا هەتا ئێستا لە دنیا بەدیلی ئەو دەرمانە لە کیمیانە تەنها سەرچاوەکەی زانستیە کاویش لە ڕووەکاتە دەرێ ئێستا دەمەوێت بە کورتێکی بەسیط باسی لایەنە باشەکان و خراپەکانی جادەرمان بکەم چکە بە حەقەت هەموو شتێک لەو دنیاە دوو لایەنی هەیە لایەنی باشەی هەیە لایەنی خراپەی هەیە طبعا ئەگەر بین باسی لایەنە باشەکان بکەین بە لایەنە باشەکانی جادەرمان یان ڕۆکی پزیشکی یەک لە لایەنەکانی باشەکانی ئەوەیە کە بەڕاستی بە ئاسان دەست دەکەوێت یعنی لەوانەیە کەسێک لە دەیەک لەوانەیە لە دێک دەتوانانی چەند جایە کۆکاتەوە لە ماڵەوە مەسەن ئەو گوڵە حاجیرێ ئەوە جاترێ ئەوە گوڵەبەی مەسەن ئەوە نەعناع پونگەیە مەسەن ها شاڕێحانەیە مەلیسەیە دەوانەیە زۆر کەس هەر کەسێک لە دەوروبەری خۆی لە گوندەکەی خۆی تەنانەت خەڵکی بیابانیش کۆمەڵێک گژ و جایی بیابان لە دەورەیان کۆبیتەوە کەواتە خاڵێکی زۆر گرنگی ئەوەیە کەوا زۆر جار هەموو کەسێک دەستی دەگاتێ بابلێن ئەوە بکەم و لە ڕووی مادیشەوە بەڕاستی کولفەی مادیەکەی زۆرگرانی وەکو جیا بەڵام کە دەکێتە دەرمان تۆزێک نرخی گران دەبێ ئەویش لەبەر ئەوەی دەرمان هەموو کەسێک ناتوانانی بەکاربێنێ بەڵام جیا هەموو کەسێک یان گوڵ یان ڕەگ یان قەت ئەوانە هەم کەسێک ئەتوانی بەکاربینی دوادێن بە شێوازی بەکاریانەکانشی باز دەکەم خاڵێکی تری ئەوەیە کەوا بەڕاستی یعنی لایەنە باشەکەی ئەوەیە کە کاریگەری لاوەچی زۆر زۆر کەمە لەبەر ئەوەی خاستەن ئەگەر بێت و مەرجەکانی جیادەرمان جێبەجێ بکرێت یەکەم شت ئەو جیادەرمانە یان ئەو ڕووەکە یان ئەو ڕەگە ئەو قەدێکە هەڵدەگیرێتەوە کەسێکی شارەزابی کۆی بکاتەوە یەکەم شت دەبێ ئەو بابلێن پیس نەبێ خاوێن بێ لە شوێنێکی پاک ئەو جیایە کۆ بکرێتەوە بە تایبەتی لە کوێستانەکان بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان زۆر زۆر باشە لەبەر ئەوەی چوە کەش و هەوایەکی پاچی هەیە و شتێکی زۆر زۆر بابلێن جوان و خاوێنی بەدەست دەکەوێت خاڵی یەکەم خاڵی دووەم پێویستە ئەو جیایە لە دائیمەن محاولە بکە و کەسا لەسەر سەبەتەیەکی دار یان لەسەر بابلێن شوێنە کاغەزێک دابنێ و لەبەر سێبەر وشتی بکاتەوە شوێنەکە تۆزە گەرماتی هەبێ بەڵام سێبەر بێت تیشی خۆری بەرنەکەوێتن لەبەر ئەوەی چووکە بەڕاستی تیشی خۆر زۆر لە مادەکان بە تایبەتی ئەوانەی کە زیوتی هەڵچۆکانن مەسەن ئەو ڤۆلیتایل ئۆیل و ئیسێشەل ئۆیلانە لە ناو دەباتن بۆیە وا باشە لە شوێنێکی سارد عفوەن شوێنێکی تۆزێک گەرم بی بەڵام سێبەر بی وشک بکرێتەوە ئەوە خاڵی دووەمیان طبعاً وشکردنەوەکە زۆر زۆر گرینگە وەک خاڵی سێم هەرگرتنەکەی مەسەن لە شوێنێکی وا هەربگری ئەو بابلێن لە شوشەیەک لە قودیەکی پلاستیک ئەگەر بکرێ مەسەن تۆزێک تاریک بێ زۆر باشە و هەروەهاش مەسەن کە وشتی کردووە هەوا نەچێشێ لەبەرێت چووکە دائیمەن کە هەوای کێشە احتیمال ڕوتبەت بچێشێ لەوانەیە تووشی کە ڕوو بێت زۆر جاری وا هەیە ئەوانە بەسەرلەباتی بە باشە بە خراپە دێتەوە کەواتە ئێمە دەبێ محاولە بکەین لە شوێنی پاکبی لەبەر سێبەر وشکەینەوە و بە شێوەی زانستی مەسەن بۆ نمونە ئەبێ کاتەکانیان بزانین مەسەن گەڵا لەو کاتەی کۆیکەینەوە کە با بڵێن تەواو گەیوە مەسەن گوڵ لە بەیانیان کۆی بکەینەوە ڕەگ لە پاییزا کۆی بکەینەوە قەت مەسەن کە قەدەکە تەواو مەسەن گەی ئەوەی بکەینەوە مەسەن فروت یان با بڵێن میوەکان کاتی کە تەواو دەگەیتن تۆیەکان بە هەمان شێوە کەواتە ئێمە دەبێ هەتا کات و ئەوەکەشی بزانین کەواتە ئەو کۆمەڵە خاڵە با بڵێن ئیجابیانە وا دەکاتن کە خەڵک
پشتی پێبستی بەڵام لەو لاوە کۆمەڵی خاڵمان هەیە ئەو خاڵانە خراپە مەسەر لایەنە خراپەکانسیە یەکەم شێت دەبێ ئەو کەسانێک کە جیادەرمان بەکاربهێنن نابێت لە خۆ بەکاری بێنن لەبەر ئەوەی چووکە بە ئەمە شتێک حقەتەکەی بڵێن ئەین چ دەرمانی کیمیاوی بی چ دەرمانی ئەحشابی هەر موادی کیمیاویە بەڵام ئەو کیمیاوی کە لە دەرمانی بازار هەیە یان لە دەرمانی بابنە کیمیکەڵ درەگ هەیە ئەوە دەستکردە ئینسان دەستی مرۆڤەکانی تێدایە بەڵام ئەو کیمیکەڵە کۆمپاوندێک کە لە ناو هێربەڵ مێدیسنە هەیە لە ناو با بڵێن جیادەرمانە هەیە خوا سوبحانەوە وتعالە دروستی کردێ بەڵام بە هەمان شێوە ئەوەش هەر کیمیایە ئەوەش هەر مەجموعە کۆمەڵە کیمیایە هایدرۆجینی پێوێ کاربۆنی پێوێ نایترۆجینی پێوێ کبریتی تێدایە مادەی ژاراوی تێدایە بۆیە کاتێکە لە خۆتەوە هیچ جیایەک بەکارمەهێنە ئەگەر شارەزایی نیە لە کەسێکی شارەزا و پسپۆر بپرسە ئەگەر نەسپاس بۆ خوا ئێستا سۆشیال میدیا و مەسەرەن ئەوە ڕێگاکان و دکتۆرەکان زۆر باسی ئەو بابەتانە دەکەن کەواتە یەکەم شت نابێت لە خۆتەوە بەکاری بهێنی دووهام نابێ وەکو باسم کرد لەبێت نابێ پیس و پەڵۆخ و کۆن و مەسەرەن ئەوە بێتن بەکاری بهێنێت چکە بەڕاستی زۆر جاروەیە ئەگەر کۆن و پیس و پەڵۆغبی لەوانەیە مادەکانی لە دەست دابی یاخود تووشی بابلێن تووشی کەڕووبی کەڕووی لێدابی لۆیە لەو حالەتەی وا باشە پاک و تەمیزبی خاوێنبی تازەبی چەند تازەبی کاریگەری باشتر دەبی وە سێهەمینیش خاڵی سێمیش ئەوەیە دەبێ مەحاڵکە بزانی چۆن بەکاردێ مەسەن هەشت ئێستا دوای باسی یەکەم هەندێکمان هەیە بە شێوی چا بەکاردێ هەندێکمان هەیە بە شێوی مەرحەم بەکاردێ هەندێکمان هەیە بە شێوی پاودەر دەخورێ هەندێکی تەنها لە ئاو دەندرێ ڕێگاکانی باسکردەکەم چۆن بەکاردێتن وە چش بەکاردێنین کەواتە ئێمە دەبێ ئاگاداری ئەو خاڵە سەرچێ بن خاڵێکی دیکەمان هەیە زۆر جار کەسی وا هەیە هەم جیادەرمان بەکاردەهێنی هەم دەرمانی کیمیاوی بەکاردێنی زۆر جیادەرمانمان هەیە لەگەڵ دەرمانی کیمیاویە مەسەن ئینتەراکشنەکە یعنی تەفاعل دەکا بۆیە کەسێک ئەگەر کە دەرمانی کیمیاوی وەردەگری وا باشە خۆی بە دوور بگری لە دەرمانی ئەحشاب لەبەر ئەوەی چونکە خوا نەخواستە لەوانەیە مادەیەکی نوێ دروست بێتن وای لێ بکاتن کە ئەو دەرمانە با بڵێن کاریگەری دەرمانەکەی نەهێلی یان خراپتری بکاتن بەڵام ئەگەر کەسێکی شارەزا و پسپۆر کە پێی گوتی ئەو دەرمانە هیچ کالێکەچی لەگەڵ دەرمانەکەی جەنابت نییە لەگەڵ ئەوەی کە تۆ بەکاریدێنی کاتە سپاس بۆ خوا ئەو کاتی دەتوانی بە ئیسراعات بەکاری بهێنی بۆیە دەبێت ئاگادار بین لە بەکارهێنانی جیادەرمان لە خۆمانەوە لە جیادەرمان بەکار نهێنین بەبێ کەسانی پسپۆر و با بڵێن ئەوە هەندێک شت هەیە مەسەن سادەیە ئەوانەی وەکو نعناع و ئەوانە شتی سادەنا لەوانەیە ئەو کارلێکەیان بەو شێوازە نەبیتن کەواتە ئەوە هەندێک خاڵی لاواز و خاڵی باشی جیادەرمان بوو طبعا بەنسبەت ئێستا بین مەسەن ئەو پارچانەی کە ئەمە چەند شوێنمان هەیە لە ڕووەکە بەکاری دێنین طبعا شوێنەکان چییە طبعا ئەو شوێنانی کە یەکیان ڕەگە بەکار دێنین دەتوانین ڕەجی بەکاربێت لەو پارچانەیەکە کە سوودی زۆری دەبین بە تایبەتی ڕەگ زۆر جار ڕێگەکان زۆرترین کۆکراوەی مادەی با بڵێن جیادەرمانی تێدا کۆ دەبێتەوە طبعا ڕێگمان زۆرەوە لەوانە مەسەن وەکو ڕەجی مێکوک ئەوەکو ڕەجی گەزگەزکە زۆرمان هەیە بەڵام ئەو وەکو با بڵێن وەکو نمونێک باسی دەکەم و هەروە هەیتمان ڕایزۆمان هەیە وەکو بەسەن لە زەنجەبیل لە کورکومین زەردەچوو ئەوانە هەیتمان هەندێکیان بە شێوەی ڕایزۆمە هەندێکیان بە شێوەی سەلکە وەکو سەرچی پیازی مەسەن یان زەعفەران ئەوانە سەرکە وەکو سەرچی پیاز و سەرچی سیر و ئەوانە بەڵبن بەکاردێنن هەیتمان بارگ واتە قەلەف و شکەڵاتوو واتە وەکو دەبینی ئەوەی لە دارچینە دەبینی یان بڵێن توێکلی داری چاردەورەی داربی یان بەڕوو ئەوانە بە هەمان شێوە هەیتمان دارەکەی بەکاردێن وەکو ساندەلووت کە ئەویش دارێکە کە بەکاردێن لە بۆ کێشەی پرس هەیتمان گەڵا مەسەن گەڵایەکان بەکاردەهێنین لە بۆ دروستکردنی دەرمان و بەکاردانیدا هەیتمان قەدەکەیە ستێمەکەیە ئاویش کۆمەڵێک مەسەر وەکو جینکۆ بیلۆبامان هەیە ئەوە تەواخۆی گەڵایەکەش بەکاردێ و دارەکەشی بەکاردێ هەیتمان بەشی سەرەوە بە کاملی واتە گەڵا و قەد و گوڵ و درک و هەموو شتەکەی بەکاردێنین وەکو لە سان جۆنس کە ئەوەش نەباتێکە لە بۆ بواری سترێس بەکاردێتن هەیتمان گوڵەکەی بەکاردێن وەکو گوڵە حاجیلا وەکو گوڵی با بڵێن گوڵە قەرنەفل ئەوانە هەرچی هەمانەتانی بەکاربێنێت هەیتمان مەسەلەن بەروبوومەکەیتی وەکو ڕازیانە وەکو گوڵە چاوبازا وەکو با بڵێن شملی ئەوان دەتانی بەکاربێنێت هەیتمان بە شێوی بنیشتە وەکو گەم یعنی سمغا ئەو سمغا وەکو لە سمغ العەرەبیدا هەیە کە دارەکە بریندار دەبی وەکو لە دار قەیسی دەبینین بەڵام ئێمە داری ئەکاسیامان هەیە لە با بڵێن لە وڵاتی سەنیگاڵ و لە وڵاتی سوودان هەیە کە ئەو سمغا وەکو دەرمانێکی زۆر باش بەکاردێت لە بواری گورچیلە و لە بواری با بڵێن گەدە بەکاردێتن هەروەها هەیتمان هەندێک مادەی ڕاتنجیمان وەکو بنیشتە تاڵی خۆمان ئەوانە هەیتمان
و هەندێکیشمان هەیە وەکو فاتی ئۆیل چەوری وەکو چەوری زەیتی زەیتونی چەوری گەنەگەچی ئەوانە دەتوانی بکە هەندێکە ئیسێشەڵ ئۆیڵە واتە ئەو ڕوونانێک کە ڤۆلیتایلن کە بۆنیان هەیە وەکو بابلێن ڕوونی نعناعی ڕوونی پونگەی ڕوونی ڕێحانی ئەو ڕوونانی کە هەیە کە لە بواری پزیشکیە ئێمە بەکاری دێنین طبعا شێوازی بەکارهێنانەکان ئەوان طبعا ئەوانە ئەو پارچانە بوون کە ئێمە وەکو دەرمان بەکاری دێنێ هەمووش زانست ئێستا بە شێوی زانستی ئامادە دەکرێت ئەو طبعا بەمە باسی لە ئەوە بکەم طبعا شێوازی بەکارهێنانەکان هەندێکمان هەیە بە شێوازی ئێکستراکت ئێکستراکت چییە طبعا ئێکستراکت ئەو دەرمانە زانستیە کە ئەوڕۆ جیهان پشتی پێدەبەستی ئێکستراکت دەمەوێت بەڕاستی ئەو خەڵکە ئاگدار کەمەوە لە ئێکستراکت چییە واتە تۆ مەسەلەن چیلۆیەک گوڵە حاجیلەت هەیە ئەو چیلۆی گوڵە حاجیلەیە دێی بە چەند ڕێگایەکی زانستی بە چەند ئامێرێکی زانستی یان بەدەست زۆرجار بەدەستیش ئێمە ڕێگامان زۆرە نێزیکە 11 ڕێگامان هەیە ئەو گوڵە حاجیلەیە ئەو با بڵێن پونگەیە هەر دارێکە هەر ڕەگا قەدە هەر شتێکە بە پێی پێویست ئەو جا دێن چ دەکەین دێن ئەو مادەی با بڵێن وردی دەکەین دەکەینە پاودەر جوان تێکەڵی دەکەین لەگەر کۆمەڵێک توێنەر ئەو جا ئەو توێنەرە ئاوبی ئیثانۆلبی میثانۆلبی ئەسیتۆن بە پێی جۆری ڕوەکەکەیە بە پێی جۆری حالەتەکەیە بە پێی ئەو مادەی ئێمە پێویستمان پێەیە طبعا ئەوە هەمووی تەجروبەی لەسەر کرایە کۆمەڵێک تەجروبەی لەسەر کرایە طبعا تۆ دی کە چیلۆیەک لەو گوڵە حاجیلەی دێی لەگەر 10 لتر لە ئیثانۆل یان ئاو یان هەر شتێک یان تێکەڵی دوتێ مدی بەیەکەوە کە پێڵەن ئەکوێس مەسەن ئاو ئیثانۆل پاش کۆمەڵێک پرۆسە دێی طبعا معاملی لەگەڵ دەکەی ئەو چ بە گەرمی بی چ بە ساردی بی چ بە مایکرۆی بی چ لێ گەڕ بە ماسیرێشم لەو گۆڕە بەجی بهێلی شەیکینگ بی بە هەر ڕێگاک لەو ڕێگانە من دێرە باسی هەم ڕێگان ناکەم پاش مەجموعە قۆناغێک دێی فلتەرێشنەکەی کە فلتەرێشنەکەی ئەو با بڵێن خلت و خارێک کە هەیەی ئەو ڕیشاڵ و مادە زیادانێک کە هەیەی لەسەر فلتەرەکە دەمێنێتەوە لە بنەوە ئاوێکی ڕنگدار لە ژێرەوە دەبیتن ئەو ئاوە ڕنگدارە کۆمەڵێک مادەی بە سوودی تێدایە لەو مادە پێکاتە کیمیاویانەی کە ئیشی دەرمانەکە پاشان دێی ئەو ئاوەی لێ هەڵدەنزێنی چ بە ڕێقەی بە ڕێگای سروشتی کە مەسەن ئەو مەسە دەخێنا ئۆڤنەچی یان شوێنێکی گەرم تەبەخوڕ دەکە بە هەڵم دەبیتن یعنی ئەو ئیثانۆڵە ئەو ئاوە دەڕواتن یاخود بە جیهازی ڕۆتەری ڤاپۆرەیتەرمان هەیە دێی ئەو ئاوەی لێ هەڵدەنزین دوایە مادەیەکی وشکت دەست دەکەوێت کۆی دەکەوە دەبینی مادەیەکی پاودەری وەکو شێوەی کل زۆر وردە ئەو مادە وردە پێی ئەڵێن ئێکستراکت پێی دەرێن پلاند ئێکستراکت ئەو ئێکستراکتەیە ئێستا لە هەموو جیهان لە کارگەکانی دەرمان بەکاردێ وەکو دەرمان ئەو ئێکستراکتە تاکە ئێکستراکتە کە بەکاردێت لە هەموو جیهان لەسەر ئاستی دەرمان بەکاردێتن لە هەموو کارگەکانی دەرمان ئێکستراکت بەکاردێتن طبعا ئی دووهەم ئەدی ئەگەر زەیتەکانمان هەبی طبعا ئەو ئێکستراکتەر لە بۆ پاودەرە لە بۆ کرودە لەبەر ئەمە لە جیا دەرمان دوو بەشمان هەیە بەشێکمان پاودەرە بەشێکمان زەیتە زەیتەکەش بە ڕێگای سەکسولێت یان بە ڕێگای مەسەلەن زۆر ڕێگامان هەیە بە ڕێگای دیستلیشن دەخت و بخار و ئەو شتانە ئەویش بە هەمان شێوە ڤۆلیتایلی ئۆیڵمان بەکاردێت طبعا بەنسبەت ئەوەی یەکەم دائیمەن ڕێژەی پاودەرەکە 1 غرام پاودەر دەمل لە شلەکەی لە سۆڤێندەکەیە بەڵام لەوەی تر 5 بەیەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین یان زۆر جاری وە هەیە 100 بەیەک بەکاردەهێنین لە بۆ بەپێی ڕێژەی زەیتەکەیە کەواتە ئێمە ئەو دوو شێوەی کە هەیتمان کە پێی ئەڵێن ئێکستراکت یان ڤۆلیتایل ئۆیڵە ئیسێشەڵ ئۆیڵەکە ئەوە هەردووچیان لە ڕووی زانستەوە وەکو شێوەی ئەوە بەکاردێتن ئێستا دێنە سەر هەندێک بابەتیکەمە طبعا سپێشەل ئێکستراکت واتە ئێمە تەنها شتێکی معەنمان دەوێت یا مەسەلەن میکسچەر کۆمەڵێک نەبات پێکەوە تێکە دەکەین ئەوانە مشکلەمان نییە طبعا ئەوەی کە دەبینی ئێستا لە ڕسمەکە ئەوە طبعا ئێکستراکتە ئەوەی سەر ئەولایە ئەوەش ئیسێشەڵ ئۆیڵەکەیە کە ئەمە لەو گوڵ و گیانە دەرمانهینایە بەڵام شێوە عەشائیرەکەی خۆمان کە ئەمەی بەگشتی ئێستا بەکاردێن لە زۆر خەڵک مەسەلەن ڕێگامان زۆرە چند لە ڕێگای چایە وەکو چایە تۆ مەسەلەن هەندێک جیات هەیە دەخێنا ئاوێکی گەرم پاشان دەریدەینی وەکو چۆن چالێ دەدرێ بەو شێوازە ئەو پێ دەڵێن شێوازی چا یان هەیتمان طبعا یەک جیات هەیە یان هەیتمان تی میکسچەر واتە کۆمەڵێک جیات هەیە تا پێنەوە جیاتێ دیسان نا ئاوی گەرم دەکەی بە هەمان شێوە وە خاڵێکی دیکۆرێشنمان هەیە واتە کۆمەڵێک جیات هەیە لە ناو ئاوی ساردا دەنێ بۆ ماوەی
ماوەیەک دەهێلیەوە ئاوەکەی دەخۆیەوە یان ئینفیوژنمان هەیە ئەویش بە هەمان شێوە ئازە دەکەی لە ئاوی گەرما ئەویش مەسەن بە هەمان شێوە وەکو شێوەی چای هەیە ماسیلیشنمان هەیە کۆمەڵێک جیات هەیە لەناو ئاوی سادا دەنێ بۆ ماوەیەکی دوور و درێژ مەسەن بۆ چەند سەعاتێکیان بۆ چەند ڕۆژێک لە ڕوون تێمپرچەر دادەنێ تەمان ئەوانە هەمووی شێوازی تیەکانن هەروەها مەسەن بە شێوەی شەربەت هەمانە جووس مەسەن هەیتمان بە شێوی شڕوب هەمانە هەندێک مادەمانە مستەحلەبە هەندێک تینچنێرمانێ مەسەن ها مادەی کوحولی تێدایە هەندێک شێوەی مەسەن گلیسرای تێدا لەگەر شێوەی گلیسرای لە شێوەی کوحول و شتێک هەڵ دەکرێت هەر یەکە تەمان بۆ شتێک بەکاردی هەیتمان وەکو مەسەن با بڵێن لەگەڵ زەیتا تێک هەڵ دەکرێت وەکو زەیتەکان مەسەن میدیسن ئۆیل ئەو فاتی ئۆیلانە هەیتمان وەکو شەمع و مادەی ئەوانە تێک هەڵ دەکرێت یان لەگەڵ هەندێک مادە لە بۆ دروستکردنی کرێم و ئەو شتانە بەکاردێ هەیتمان مەسەن هەندێک شتمان هەیە وەکو چا بەکاردێ لە شێوازی چاعین و خۆی پێشترا هەیتمان گرانیولەرە واتە وەکو مەسەن شێوەی پاودەی لێ وەکو حەپها دەبتە گرانیولەرە هاي وەکو دنکە دنکۆڵی لێ دێتن هەیتمان دەتێت شێوەی کەپسول لە ناو شێوەی مەسەن کەپسول دروست دەکرێت بە شێوەی جیلاتین وەکو کە لە دەرمانی ڕاستەقینە کە دروست دەکرێت هەیتمان بە شێوەی حەبە تابلێتە هەیتمان بە شێوەی با بڵێن ئەوەیە وەکو بن ئەوەی کە چی پێ لە فتیل پیل یعنی فتیل بەکاردێ هەندێک بە شێوەی لەزگەیە ئێستا لە جیهان دەرمان دروست کرایە لە شێوەی لەزگە لێ دەدرێتن جسمت ئەو مادانە ئیمتساز دەکاتن هەندێکیان بە شێوەی دەرزی بەکاردی ئیتر وەلحاسە شێوازەکانی زۆرە هەموو شێوازەکان ئێستا کە لە جیا دەرمانە هەیە بە هەموو شێوازەکان بەکاردەهێنرێت طبعاً شێوازی بەکارهێنانەکەشی چۆنە طبعاً هەندێکمان هەیە لە ڕێگەی دەوە مەسەن هەندێک مەسەن وەکو حەبەکان وەکو چایەکان هەندێک لەوانە هەندێک دەرمان هەیە دەتانی بیخۆیەوە دەتوانیت بەکو شێوەی حەبی شێوەی کەپسولبی هەندێک دەرمان هەیە نە دەتانی لە لەگەپوت مەسەن بۆم بکرێ وەکو زەیتەکان یان وەکو مەسەن هەندێک مادە هەیە نەتۆ ناتانی بخۆیت بەس دەتانی بۆنی بکەیت هەندێک مادە هەیە مەسەن وەکو کرێم وەکو لۆشن وەکو زەیت ئەوان لە پێست دەدرێ هەندێک مادە هەیە کە تازە باسم کرد وەکو با بڵێن پیلەکان یان با بڵێن وەکو ئەوە لە ژێوەی کۆمۆ دەچێتە ژوورەوە کەواتە هەندێک مادەمان هەیە وەکو دووکەڵ تۆ دەسووتێنی دووکەڵەکەی هەڵەمژی هەندێک مادەی هەڵمەکەی هەڵدەمژی هەندێک مادە هەیە تۆ بە شێوەی حەمام مەسەن تۆ دەی کۆمەڵێک جیای گوڵە حاجی لەو نەعناوان لە ناو کۆمەڵێک لە ناو عەوزێکی ئاو دەکەی و دادەنێ و مەجموعە زەیتێکی تێدا تۆ لە ناو دادەنیشی هەندێک مادە هەیە بە شێوەی دەرزی مەسەلەن نەها بە شێوەی دەرزی بەکاردێت کەواتە بەنسبەت جادەرمان ئێستاش ئەویش بە هەمان شێوە شێوازی خۆیە تۆ معنای نییە تۆ هەموو جیایەکەت هینا تۆ هەمووی بەدەو بخۆی جاهەیە بەدەو ناخورێ جا هەیە هەموو زەیتێک بەدەو ناخورێ هەموو زەیتێک لۆیە بە حەقەت ئینسان نابێت لە خۆیەوە هەرچی هەبوو بێتن بەکاری بهێنیتن جا بە حەقەت یعنی ئەوانە تەمە کۆمەڵێک بوون لەوەی کەوا ئێمە چی بەکاردێنی وە چۆنیش بەکاردێنین حقیقەتە چی زانستی زۆر گرین کە دەمەوێت ئێستا پێتان بڵێم حکمت و سڕ لە جیادەرمان چییە طبعاً بە حەقەت ئەوەی کە جیادەرمانی گەورە کردیە ئەوەی کە جیادەرمانی وەکردی ئێستا دنیا جارێکی تر بگەڕێتەوە لە بۆ سروشت گەڕانەوە لە بۆ سروشت ئەویش ئەوەیە یعنی شتێک هەیە من دەمێت پێتان بڵێم طبعاً تۆ هەر دەرمانێکی کیمیاوی کە وەردەگری مەسەلەن بۆ نمونە تۆ حەبێکی پاراسۆل وەردەگری با بڵێن بۆ نمونە تۆ حەبێکی با بڵێن ئەمۆکسلین وەردەگری پرۆکاین وەردەگری ئەمۆکلۆڤان وەردەگری هەر حەبێک چ مسەکین بی چ مهدئ بی چ منەوم بی چ ئەنتیبایۆتیک بی هەر شتێکی تۆ وەردەگری بەنسبەت دەرمانە کیمیاویەکان لەسەر یەک شوێنی معەن ئیش دەکا لەسەر یەک خاڵی گرنگ ئەویش معەن ئیش دەکا مەسەن بۆ نمونە تۆ پاراسۆل دەخۆی بۆ ژانە سەرە تۆ دێ ئەمسلین بەکاردێنی لە بۆ ئیلتیاباتی قەسەباتە پرۆکاین بەکاردێنی لە بۆ مەسەلەن گرانەتایە میسالە تۆ دێ مەسەلەن ڤۆلتارین بەکاردێنی لە بۆ ژانی کلیەیە تۆ هەرش دەرمانێک کە دێی لەسەری نووسرایە ئەو دەرمانە بۆ ئەو شوێنە بەکاردی یا مەسەن بۆ نمونە تۆ کە ئەنتیبایۆتیکە بەکاردێنی لەوێ فەحسی با بڵێن ڕزیستانسی بەکتریاکە دەکەن پێت ئەڵێن ئەو بەکتریایە تەنها دەتاندرێت بەو جۆرە ئەنتیبایۆتیکە لە ناو بچی کەواتە ئەو ئەنتیبایۆتیکە تۆ دەیخۆی تەنها لەو بەکتریایە معەنە یان لەو کەڕۆ معەنە لەو ڤایرۆسە معەنە ئیش دەکاتن کەواتە ئێمە دەتوانین یەک سوودی لێ ببینین لە بۆ یەک شوێنی معەن لە بۆ یەک ئیشی معەن لە بۆ یەک حالەتە بۆیە زۆر جاری وا هەیە لەوانەیە شوێنی خۆی نەپێکێنی بەڵام لۆیە بە ئەمە بە کیمیکال کۆمپاوند یان بە کیمیکال درەگ دەرێن سینگل فانکشن سینگل کۆمپاوند یەک فەرمان و یەک پێکهاتەی هەیە بەڵام کە تۆ دێی پێکهاتەی جیادەرمانی وەردەگری
هەر جیا دەرمانێک لەو دنیا وەرە تەمەشایکە وەرە سەیری کە بڕۆ سێرچکە لە ئەنتەرنێت گوڵە حاجری تەمەشاکە ڕۆزماری تەمەشاکە لاڤندەری تەمەشاکە ئەستراگالەس تەمەشا هەر جیا دەرمانێک بڕۆ لەو دنیای ئەڵایسی لۆ بکە چ بە جیهازی ئەلسیماس چ بە جیهازی جیسیماس کە دی ئەنلای سیلۆ دەکەی پێت دەڵێ ئەو پلانتە 50 600 10 20 40 200 چەند مادەی هەیە هەمووت پێ دەڵێ هیچ نەباتەکی جادەرمان نییە لە 25 مادە کەمتی تێدابی کەواتە بزانە ئەو سڕی تەمەشاکەن یعنی کە تۆ دوی جاترێک وەردەگری جاترە ئەفسەر چی جاترە یان گوڵە حاجیە کە دەیت ئەنلای سیلۆ دەکەی تەمەشا دەکەی سی هەتا 50 کیمیکال کۆمپاوندێتەیە کەواتە ئیشەکەی چییە طبعا ئەمە تازە باسمان کرد بەنسبەت کیمیاویەکەی لەسەر یەک ئەنزیمی معەن ئیش دەکا لەسەر یەک خاڵی معەن ئیش دەکا بەس تەنها دێتن ئەو ئەنزیمە ڕادەگری لەناو ئەو میکرۆبە تەنها لە مێشچیمە دێتن لەسەر ئەو جزء معەن ئیش دەکا بەس ئەو هۆرمۆن ڕادەگری بەس ئەو هۆرمۆنە زیاد دەکا کەواتە یەک ئیشی لۆ نادرانرایە بەڵام کە تۆ دەی جیا دەرمانەکە وەردەگری دەبینی کۆمەڵێک پێکهاتەی تێدایە ئەو کۆمەڵە پێکهاتەیە هەر پێکهاتەیەک لەسەر شوێنێک ئیش دەکات کەواتە با بە کورتی کورتری کەمەوە کە تۆ دەی جاتە وەردەگریت بەسە تۆ کەسێکی دەڵێ کێشەی هەوکردنی سیەکانم هەیە یان ئەمن کێشەی مەعیدەم هەیە بەکتریای مەعیدەم هەیە هەوکردنی مەعیدەم هەیە کە تۆ دەی ئەو جاتەی وەردەگری ئیشی هەوکردنی بەکتریایەکەی مەعیدە یان هەوکردنی مەعیدە گەدا یان هەوکردنی سیەکان لۆ دەکات لە هەمان کاتیشدا دێتن چ لۆ دەکات ئەو جاترەیە دێتن کێشەی قۆڵۆن لۆ چارەسەر دەکات مەسەن غازاتت هەیە هەوکردنت هەیە فتریاتت هەیە لەوێ لە هەمان کاتە دێتن حساسی قورگت هەیە ئیشی حساسە لۆ دەکات لە هەمان کاتە تۆ دێ ئیلتیهابی خوێنت هەیە ئیلتیهاب بۆ چا دەکات لە هەمان کاتدا بەسە تۆ لەوانەیە لە شوێنێکە لە عەضەڵەیەکە لە پەنجەیەکە لە شوێنێکە لە ناو خوێنە لە گوێچکەیە لە دڵە لە هەر شوێنێکە تۆ ئیلتیهابێک لە شوێنێک هەیە ئەو ئیلتیهابەش بۆ چارەسەر دەکات لە هەمان کاتدا تۆ بەرگری لەشت دابەزیە کۆمەڵێک مادەی تێدایە هەڵدەستن بە بەرزکردنەوەی بەرگری لەشت کۆمەڵێک مادە لابردنی حساسیت کۆمەڵێک مادە ئەو بەکتریای دەکوژی کۆمەڵێک مادە ئەو ئیشە لۆ دەکات لەبەر ئەوەی چونکە ئەگەر هەر با بڵێن ملیگرامێک لەو جیا دەرمانە بچێتە ناو لاشەی ئینسان لە ناو یەک خانەی ئینسانە لە ناو یەک خانەی هەر شوێنێکە حیوان بی ئینسان هەر شوێنێک بی زیاتر لە 10 وەظیفە ئیش دەکات لێرە ئەنزیمەکەی ڕادەگی لێرە با بڵێن کۆنتترۆلی ئەوەی دەکات لێرە ئەوەی لۆیە بۆیە هەر کاتێک تۆ دەرمانێکی کیمیایی بەکاردێنێ بۆ لە ناوبردننی نەخۆشیەک تۆ تەنها جاری یەکەم و دۆم سوودی لێ دەبینی جاری سێم و چارەم هەمان مادە بەکاردێنی تۆ هیچ سوودی لێ نابی لۆ لەبەر ئەو بەکتریایی کە جەنابەت بەکارتینایە ئەو دەرمانێک کە تۆ بەکارتینایە بەکتریایەکە مقاومە و ریزستانسی پەیدا کردیە بەرامبەر ئەو دەرمانە بۆیە لە هەموو دنیا تۆ ناتوانانی ئەنتیبایۆتیک لە 3 جار زیاتر بەکاری بێت کاتێک کە تۆ بەکاردەهێنی ئیسفادە ناکەیت بۆیە ئەگە خۆشمان سەیری خۆمان بکەین دەبینی پەسەر بۆن تۆ جارێک نەخۆشکەتی ئەمۆکسین خوارد بە 2 ڕۆژ 3 ڕۆژ چابووی ساڵێکی تر هەمان نەخۆشی گرتو دەبینی بە 10 ڕۆژش چاناوی ساڵێش تر دەبینی هەر ئیسیفادەی لێ ناکەی لۆ لەبەرەوەی بەکتریایەکە تازە ئیتر تەواو ریزستانسی بەرامبەر ئەو مەناعەیە دروست کردی بەرامبەر ئەوەی مەناعی پەیدا کردی بەڵام کە بەکتریایەک هجوومێکی لۆ دێ لەلایەن هەر جیا دەرمانێکەوە مقاومی بەرامبەر بە کامە پێکاتە دروستکە ئەو جیا دەرمانە زیاتر لە 20 40 50 600 مادەی تێدایە بۆیە تۆ 100 ساڵی دیکەش ئەگەر ئیلتیهاباتی قەسەباتت هەبوو ئەگەر ئیلتیهاباتی مەعیدەت هەبوو کە جیا دەرمان بەکاردێنی ئەو بکتریایە مەحاڵە ریزستانس پەیداکە بەڵگەشم هەیە لۆ قسەکانی خۆم لەوەتی خوا دنیای خەڵق کردیە کە جیا دەرمان بەکارهاتیە گوڵە حاجی لە بڕۆ 1000 ساڵ پێش ئێستا 10,000 ساڵ پێشتا بەکارهاتیە بڕۆ سەیری کە بزانە ڕۆمەکان ئەغریقەکان مسرەکان لە سەردە هەموو سەردەمەکان هیندیەکان سینەکان بەکارهێنەیە هەتا ئێستا هەر گوڵە حاجی لە بەکاردێ هەر جاتە بەکاردێ کەواتە زەحمەتە بۆ هیچ بەکتریایەک بتوانی یان کەڕوویەک یان ڤایرۆسێک بتوانی مقاومە بەرامبەر جیا دەرمان پەیدا بکە ئەوەیە هۆکاری سەرکەوتنی جیا دەرمان بەسەر نەخۆشیەکان و لە هەمان کاتیشدا هەموو جیا دەرمانەکان لە ڕووی زانستیەوە زۆربەی زۆریان هەڵدەستن بە بەهێزکردنی بەرگری لەشی بەرگری لەشمان
بۆیە کە تۆ کە دێی هەر جارێکە نەخۆشەکەوی جیا دەرمان بەکاردەهێنی طبعاً لە هەمان کاتە کە تۆ میکرۆبەکەت لە کۆڵ بووە مەناعی جسمیشت بە قووەت دەکا هێواشش بۆیە جاڵێکی تر دوو جار سێ جایتر وەی لێ دێت تۆ خۆت نەخۆش ناکەوی. ئێستا من لەبیرمە لە ساڵی 2001 و 2 لەوانەیە بە 15 ڕۆژ چابوومەوە، لە ساڵی دواتر بە 3 ڕۆژ چابوومەوە، ساڵی پاشتر بە ڕۆژێک. ئێستا جاری وهەیە بە ساڵ نەخۆش ناکەوم، خاستن مەسەلەی التیاباتی قەسەبات و هەندێک مەسائلی لۆ لەبەر ئەوەی ڕزیستانسم پەیدا کردیان بە قاومێکم پەیدا کردیان بەرامبەر بەو با بڵێن بابەتە بەرامبەر بەو شتە کەواتە ئێمە کە کاتێ بەڵام ئەو قسانەی کە کردم ئێستا بەڵام مەرجە ئەو جادەرمانە ئەو ڕۆکە پزیشکیە لە ڕووی زانستیەوە سەلمێنرابی و سایدفکتەکانی دیاری کراوی و ئینتەرئاکشنەکانی دیاری کراوی و دۆزەکەشی دیاری کراوی چکە بە حەقەت تۆ نابێت لە خۆتۆ بچی بڵێ وەڵی زۆر باشە بە ئەم براکە شوێتێکم نە باوەڕکە هەموو جیادەرمانێک ئێستا ئەوانەی کە زانست پشتگیری کردیە هەمووی تهدیدی کردیە. جیادەرمانمان هەیە ناتوانێت تۆ لە 50 میلیگرام زیاتر ئێکستراکت بەکاربێنی، جیادەرمانمان هەیە دەتوانی 1000 میلیگرام بەکاربێنی وەکو دەرمانی کیمیایی جیادەرمانیش بە هەمان شێوە عینەن بزەبت هەمان ئەوەی هەیە هەمان با بڵێن دۆزی هەیە. بۆیە دەبێت کە دەرمانی جیایی بەکاردێنی لەژێر کەسانی پسپۆر لەژێر کەسانی شارەزا بۆیە تا بزانین تەراکشنی هەیە زەرەری هەیە زیانی هەیە لە خۆتۆ بەکارمەینە یان بەسەر کەسێک دەڵێ وەڵە کاکەمەوە 2 ساڵ لە سەیری هەموو ڕۆژێ ئەوەی دەخۆم نابی هەموو جیادەرمانەی مودەی هەیە تۆ مانجێک 2 مانگ 3 مانگ ئەگەر مەسەر حەزت لێ دەتوانانی ماوەیە گوازی لێبینی بێوە سەری کە سوود لێبینە مەسەر لەو جیادەرمانە سوود وەکو ڕشکە ئەتوانی ڕێژیش زۆر کەم بەڵام بەردەوام بەکاری گوڵە حاجیلا ڕێژی زۆر کەم دەتوانی فەتێکی باش بەکاری بینی کەواتە ئێمە لێرەوە دەڵێنەوە بەڵام یەکشتی شێ نابێ ئەو با بڵێن لاەنەش بەڕاستی ئەو بکەین دەرمانی کیمیاویش بەڕاستی نیعمەتێکی خوددایە کە ئەو زانانە هەوڵیاندا دروستیان کردێ لە بەرەوەی چکە بە حقیقەت کاتێک کەسێک کە لە تەواریکەتیا کەسێک حالەتێکی خێرای هەیە بەڕاستی دەرمانی ئەحشاب فریای ناکەوی لەو کاتە بۆیە دەرمانی کیمیاوی لەو حالەتی ضروری لەو حالەتی فریاکەوتن لەو حالەتێکی وەها خێرا بەڕاستی زۆر زۆر باشە خاصەتەن ئەو کەسە لەوانەیە لە مرد ڕزگار دەکاتن بەڵام بۆ حالەتی ئاسایی ئینسان وا دەکاتن زیاتر هەوڵدا بە سروش ببستی لەبەر ئەوەی خوای گەورە چۆن ئێمە لە خاک و ئاو دروست کردیا ئەو دەرمانەشی لە خاک و ئاو دروست بۆیە کاتێک کە ئێمە دەرمانی ئاحشاب کە دەخۆین دائیمەن پێشنان دەیخۆین لەبەر ئەوەی چکە هیچ کاریگەرێکی لاوەچی لەسەر گەدەی ئێمە نییە چکە ئەو پێکاتە پێکاتەیەکی ئیلاهیە خوای گەورە سوبحانەوە وتعالە دروستی کردیا چۆن لاشەی ئێمەش لەو خاکە دروست بووە ئەو جیادەرمانش لەو خاکە دروست بووە بە حەقیقەت ئەمە وەکو لایەنە زانستەکەیە پێم خۆش بوو یعنی ئەو تیشکە بخەمە سەر ئەو خاڵە گرنگانە کە بزانین جیادەرمان لە ڕووی زانستیەوە چیە ئێستاش حەز دەکەم دەرفەت با بڵێن ئەوانەی کە بەشدارن لە سیمینارەکە ئەگەر پرسیارێکیان هەیە ئەگەر ئەوەچیان هەیە دووبارە سوپاسی دکتۆر هیمداد دەکەم و سوپاسی ڕێکخراوەکە دەکەم بە حەقیقەت مێگا پلس مێگاماین کە بەڕاستی دەورێکی باڵای هەیە لەو سیمینار و وێبنارانەی کە هەیەی دەستەکان خۆش کاک دکتۆر بەدر قادر سپۆر لە بابەتی جیادەرمان و چارەسەرکردن لە ڕێگای ڕووەکەوە کە بەڕاستی بەرچاوڕوونیەکان زۆر زۆر پێویست بوو ڕەنگە چەند هەڵە تێگەیشتێک هەبووە لەلایەن خەڵکی بەڵام ئەو ڕوونکردنەوانە انشاءالله هەوو هەڵە تێگەیشتانە لا دەبا و خەڵک تووشی هەڵە نابن جەنابیشت دەستت خۆش بی کە تەنها جەختت لەسەر لایەنە زانستیەکانی کردەوە وەکو گوتیشمان ئەو بابەتە وەکو دەڵێ و هەویرە ئاوی زۆر دەوێت ئەو بابەتە فرە ڕەهەند و فرە لایەنە ناتوانین بە نیو سعات و بە سعات و بەتەن ڕۆژش باسی بکەین بەڵکو ڕەنگە کۆرسی تایبەتی دەوێت درێژخایەن هەتا هەموو جانبەکان و هەموو لایەنەکانی ڕوون بکاتەوە دەستخۆشی لێ دەکەم و زۆر زۆر سوپاسیشت دەکەم کاکتۆر بەڕێزان ئەوەی دەوێت قسە بکات دەتوانی ئازی دەست بەرزکردنەوە بەکاربێنی بەڵام تا ئێستا چەند پرسیارێک هاتووە دکتۆر ئەگەر جەنابەت حازر بی پرسیارەکان ئاراستە دەکەین سەبرە هەتا ئەگەر کەسێک هەبێ دەستی بەرز بکاتەوە قسەی خۆی بکات شتێکی تر هەیە باو دکتۆر لە نێوان خەڵکی کە دەڵێ ئەگەر میوەکە لە ئەندامێکی جەستە بچێ شکلی ڕەنگە بۆ ئەوە باش بێ ئەوە ژێک لە باڵێن باوەڕی خەڵکە بەڕێزێک نازانم ناوەکەی تەواو دەرنەچێت لایمە ئایفۆن دەرچووە
دەڵێ خڕنوک تاکە جایە کە بەرەکەی لە شێوەی مەعیدەیە بۆیە بۆ مەعیدە زۆر باشە شتی وا هەیە وایە یان نە بۆ خوایە کاکتۆر بەنسبەت ئەو شتا وەکو ئەوە زۆر جار مەسەن ڕاست دەرچووە بەس وەڵاهی برن ینی بەڵگێکی زانستی دێنایە کە بڵێ هەمووی میوەکان بۆ بەڵام ڕاستە مەسەن ئێستا مەسەن گوێز لە مێشکە چێ بۆ مێشک باشە مەسەن خڕنوک بۆ گەدە باشە بە حەقەت خڕنوک بۆ گەدە زۆر باشە ئەگە تشەڵۆکت هەبی ئەگە برینی گەدەت هەبی ئەگەر بەڵام ناتوانین تعمیمی بکەین ناتوانانی برن بڵین وەڵاهی هەموو میوە کە مەسەن ڕەنگی یان شێوە یان مەسەن پێکاتی وابی بەڵام زۆریشی ڕاست دەرچووە مەسەن دەبینی ئەوانەی کە هەیە کەسەی دەکەین زۆری ڕاست دەرچووە بەڵێ ڕاست دەست خۆش پرسیاری چکە کاک ئاراس خالید دەڵێ بەپێی زانیاری ئەو دەرێت تا ئێستا بۆچی جیادەرمانێک نییە لە بۆ چارەسەری قش هەڵبەرین جادەرمان هەیە لەو قش هەڵی بەران بۆ پیاوان نییە بۆ ئافرەتان هەیە بەڵێ خۆم هەر خۆم برێن ئێستا دەرمانم دروست کردیا هەتا با بڵێن بڕوانامەی FDA ئەمریش لەسەر وەرگرتیە GMP وەرگرتیا شاپۆم دروست کرد زەیتم دروست کردن نەڵێ هەیە بەڵام بۆ ئافرەتان چکە بەڕاستی بەنزت پیاوان ئەمنەوە حقەتە با بڵێن زۆر لێرە و لێوێ ڕێکلامەی زۆر دەبینی بەنزت پیاوان ئەڵێ پرس زەرعمەکەوە ئەو شامپۆی ماهینە ئەو زەیتە ماهینە 100% پرسی دەینتەوە هەتا ئێستا لە دنیا یەک شت نییە بتوانی پرسی ئەسلاعی ئینسانی پیاو بینتەوە نییەشتیوە یعنی هیچ لەبەر ئەوەی چونکە مەسئلەکە مەسئلەی وراثیە بەڵام ئەگەر پیاویش بەهۆی نەخۆشیەوە پرچی هەڵوەرێ من دڵنیای دەکەمەوە چارەسەری هەیە بەڵام بە مانجێک بە دوو بە سێ دەبیت خاڵەکان تەشخیص بکرێ هۆکاری هەڵوەرین پرچەکەی چییە ئایا هۆکارەکەی نەخۆشیە کەمی خوێنە کەمی ڤیتامینە کەمی زینکە یان مەسەرن کە بەکارهێنانی شامپۆی خراپە کیمیاویە یا هەر شتێک لەو حاڵەتانەیە بەڵام مەسلەی ئەسلاعی پیاو هەتا ئێستا هیچ دەرمانێک نییە بتوانێ ئەوانەیە کە ئەسلاحی پیاو چاپ کاتن نەتا ئێستا نیتوان ئەو ئەمان نییە بەڵێ زۆر باشە کۆژان دەڵێ ئایا ڕاستە دەڵێن میوە وشکراوە تەندروسترە لە میوە فرێش میوەی وشکراوە تەندروسترە نووسیتی ئەنا پرسیارە چ کردی وەڵاهی بەنسبەت میوە ئەسڵەن بە فرێشی باشترە هەر میوە کە تازە تۆ لەی دەکەیەوە بە فرێشی زۆر زیاتر لەبەرەوەی چونکە زۆر پێکاتە هەیە لەگەر وشکردنەوە لە ناو دەچێت مەسەن زۆر هەر نەک میوە حتا ڕوەکی پزیشکیش دائیمەن بە فرێشی زۆر باشە بەکاری بێنی لەوانێ زۆر مادەهێ دەست نادەین بەڵام وشکراوش ئەگە بە ڕێگەی زانستی بە وشک بێتەوە لەژێر سێبەر بە پاک و خاوێنی شوێنەکەی تۆزاوی نەبی ئەویش بە هەمان شێوە سوودی خۆ هەردەمینێ چۆمە زۆر پیوەمانێ بە وشکراوی هەمانە و سوودیشی هەیە بەڵێ زۆر باشە جوان جەمال دەڵێ لە زۆر جیادا دکتۆر مادەی زیان بەخشیش هەیە و مادەی سوود بەخشیش هەیە لە کاتی با بڵێن پاڵافتن و پیوریفیکیشن چۆن دەتوانین ئەو مادە زیان بەخشەکە لێ جیا بکرێتەوە تەنها مادە سوود بەخشەکە بمێنێت خۆی کاکتۆر تازە بداتی قسەکەم کرد بەنسبەت ئەو دەرمانانەی ئێستا ئەو جیانێک کە ئێستا ئاپروف بووە لەلایەن FDA یان لەلایەن زانست پشتگیری کرایە تۆکسیل و حساب کرایە یعنی ئێستا ئەوەکمان هەیە مەسەن هەر جیا دەرمانێک کە مەسەن دەمانەوێ بە زانستی بکەین ئێستا مەسەن خۆم دەمەوێت جیایەک بە زانستی بکەم ئەو جیایە مەسەن بەڵگەی زانستی لەسەر نییە لە دوکتۆراکەم خۆم بووم هاتم چم کرد مەسەن ئێمە هەندێک با بڵێن عناسی تۆکسیمان هەیە ئەوانە دەبێت تۆ بێ ئەو با بڵێن ڕوەکەی کە ئەکستراکشن لۆ کردیە دیسان بە هەمان شێوە دێی بزانە ئایا مادە ژەهراویەکانی تێدایە یان نا دیسان تۆکستی لە بۆ دەکەی یعنی ئەو جاهانجێت پێت دەڵێ ڕێژەی ڕادەی تۆکستی ئەوە چەندە بەڵام تۆ بە شێوازێکی ئاوا بە و نەوع بڵێ بزانی کامە تۆکسیە ئەوە جارێن بەو شێوازە نازانی بڵ لە خۆتەوە ئەو بدەی دەبی ئیلا بە زانستی بسەلمێنرێ بەڵام ئەگەر لە ڕابردوو مەسەن لە درێژایی ژیان وەکو مەسەن نەباتی ژاڵا کە ڕەجی نەباتی ژاڵیان لە قەدیم زەمانە وەکو با بڵێ خۆی نەباتێکی طبیە بەڵام لەبەر ئەوەی ڕێژەی ژەهری زۆری تێدا بووە لەسەری ڕمەکانیان دێدایە لە بۆ کوشتن بەکاریان هینایە عینە بۆ لە تیرەکان و ڕمەکانیاندایە نەباتی ژاڵات دفلە بە عەرەبی نیرێم ئۆلندەر کە ڕێگەکەی زۆر قاتی لە چیان کردیە ئاوەکانیان وەرگرتیە ئەو تیرانێدا هەتا کەسەکەی بەرامبەری پێ بکوژن لە بەرچکە بەڕاستی ڕێژەی ژەهرەکەی زۆرە یان هەر ڕۆکێکی تر کە ژەهراوی بووە زالەبەر ئەوە بۆیە دەبێت زانست بیسەلمێنێ بەهۆی با بڵێن تێستەوە کە بزانی ئایا مادەی ژەهری تێدا یان تێدا نیە وەفا دەڵێت چ جیا دەرمانێکی دیاریکراو هەیە بۆ ئازاری مەعیدە نازانم پرسیارەکەی وایە بەڵێ خۆی مەعیدە جیامان زۆرە بەڵام دەبێت یەکەم جار بزانی ئێمە کێشەی مەعیدەکەمان چیە
ئەمە هەیتمان کێشەی مەعیدەمانێت تووشی بەکتریای مەعیدە بووە کە پێ دەن H پایلۆری، هەیتمان تووشی ترشی مەعیدە بووە تشەڵۆکی مەعیدە، هەرتمان تووشی برینی مەعیدە بووە، هەیتمان تووشی سستی مەعیدە بووە، هەر یەکیان کۆمەڵا با بڵێن دەرمانێکی هەیە، تۆ ناتوانانی دەرمانێکی دیاریکرا و دابنەی لە هەر هەمووی بیتر. بەڵام هەمانە مەسەلەن وەکو تازە کە باسمان کرد مەسەن خڕنووکمان هەیە یان گوڵە حاجیلەمانە یان زاترەمان هەیە یان با بڵێن سمغڵ عەرەبیمان هەیە تقریبا ئەوانە یا مەسە بریشتە تاڵی کوردیمان هەیە کۆمەڵێک لەو گیانەمان هەیە ئەتوانین بڵێن ئەوانە وەکو با بڵێن هەم ئارام بەخشەکە هەم چارەسەرە چیشە یان پەلچی هەنارمان هەیە ئەوانەمان هەیە دەتوانین بڵێن بەڵام خۆی وا باشە تەشخیصی نەخۆشەکە بکرێت مەسەن بۆ کەسەکە ئەگەر تشەڵۆکی هەیە ئەگە برینی هەیە یا مەسەگە بەکتریای هەیە دەتوانی سوود لە جاترە ببینی سوود لە با بڵێن پەلچی هەنار ببینی و سوود مەسەن لە خڕنووکیش ببینی یان سوود لە سمغڵ عەرەبیش ببینی بەڵام کەسەکە مەعیدەی سستە ئەوە پێویستی بەچێ پێویستی بە سرکەی هەنارە یعنی سەعفە سرکەی سێوە کەواتە کەسەکە نەبرینی هەیە نە بەکتریای هێنە ئەوەی بەڵام مەعیدەی عەفوەن خواردن درەنگ هەرسەکاتن بۆیە کە خواردن لە مەعیدە دەمێتەوە خواردنی ئازاری پێدەگات بۆیە ئەبێ ئەو کەسە لە ڕێگای دکتۆرێکە لۆی تەشخیص بکرێ چ لە ڕێگای نازور بی چ لە ڕێگای فحسی پیسایی بی عەفوەن ببورن لە ڕێگای پیسایی یان لە ڕێگای نازوری کۆمەوە یان لە ڕێگای نازوری مەعیدەوە دەتوانین تەشخیص بکەین کە ئەو کەسە کێشەی مەعیدەکەی چییە کە تەبعەن ئەوە دکتۆری پزیشکی مختص تەشخیصی دەکاتن ئەو کاتیت پێ دەڵێ ئەتۆ بەکتریای مەعیدەت هەیە ئەتو برینی مەعیدەت هەیە ئەتو قورحەت هەیە ئەتو گەڕانەوەی تشەڵۆکت هەیە ئیتر بەو شێوازە بەڵام ئەوانەی کە باسم کرد بەگشتی دەتوانن بەکاربێنی پەلچی هەناری یەک مڵاکە چای پەلچی هەناری بە تۆس خڕنووک یەک مڵاکە چای دەتوانی بەکاربین ڕۆژانە و جاتر تای ڕۆژانەیەک مراکی زەڵاتێ لەناو پەرداغاوەکی گەرم کە بەکاربینی گوڵە حاجی لە یەک مراکی زەڵاتە لەناو بەرداغاوەشی کە توانی ئاوەکەی بخواتەوە بەکاربینی سمغڵ عەرەبی یان با بڵێن بنیشتی سوودانی پای ڕۆژانە دوو مڵاکە چایە سوێنان و ئێوارە ناو بەرداغاوەکی گەرم کە بیخواتەوە ئەوانە تەقریبا بە شێوەیەکی گشتی سوودی هەیە بۆ کێشەکانی مەعیدە بەگشت جگە لەوانەی نەبی کە مەعیدەیان تەمبەڵە ئەوانە دەبێت سرکەی سێو بەکاربین سرکەی سێویش زۆر ئاسانە بەکارهێنانە کە عادەتەن سرکەی سێو کە دەرێت سرکەی سێو مەسمان سەرکەی سێوی سروشتی ئەوەی چ لە ماڵان دروست دەکرێت ئەوەی چ لە کارگە باوەڕ پێکراوەکانی کە لە کوردستان حەمدە سوپاس بخوا ئێستا کارگەیەکی زۆرمانێ وەک کارگەی بەهارمانێ کارگەی سەرکەوتمانێ کارگەمان زۆرە الحەمدولله ئەو کارگانە تەبعا سرکەی سێویا دروست کرێت دوو قەپاق سرکەی سێو ناو پەرداغاوەک دوایان دەخواتن و کێشەی گەدەی دروست نابێت حتا ئێمەش کە ساغین کە هیچ کێشەیەکی گەدەمان نییە ئەگەر بێت و ئێمە لەگەڵ خواردن سرکەی سێو بەکاربێنی دوای نانخواردن زۆر بە زەحمەت ئێمە تووشی گرفتی گەدە دەبیت زۆر بە زەحمەت لەبەرەوەی چونکە ئەوەی تووشی کێشەی گەدەمان دەکە خواردنە خواردنیش عادەتەن ئێمە کە خواردن هەرس ناب یان خواردنەکەمان قورسە یان خواردنەکەمان چەورە زۆر کەماوە مەعیدە ماندیەکە کە مەعیدە ماندی بوو لەوانەیە تووشی برین دەکا سستی دەکا ئەلمیهیم بە هەر جۆرێک بیتن یان زۆر جار مەسەن ئەمە لە ڕێگەی ئەو خواردنە خراپانێک کە دەیخۆوەچی ئەو خواردنە گازیەکان و خواردنە دەستکردەکان و سوورزۆکراوەکان و لەم دوزی بەکارهێنان لێ من دوزی و بەکارهێنانیش ئەو هەموو شتە خراپە مەعیدەی خۆما وێران کردیا بۆیە کە ئێمە سرکەی سێو باشترین شتە تا ئێستا ئینسان دەتوانانی هەموو کەسێک تەنها خەرچی لاواز نەبێ ئەوانەی کە زۆر لاوازن دەبێت کەمتر بەکاربێنن تەنها ئیلەگە خواردنی قورسیان خۆر بەڵام ئێمە دەتوانین هەر سێژەم کەوچکێکی چێشت یان دوو قەپاغی سەری سرکەکە لەناو پەرداغاوی بکەین دوایان بخۆین ئەگەر بێت و ئەو خۆراکە پێویستی بە 3 سەعات هەرسکردن بی بە نیو سەعات عەفوەن بە سەعات و نیوێک هەرس دەبێتن کەواتە نیوەی کاتەکەی لۆ ئەوە دەکاتەوە بۆیە سوودی لەبینی وە لە هەمان کات سرکەی سێو خۆراکە لەبەر زۆربەی ڤیتامین زۆربەی شتەکانی تێدایە و هەروەها دائیمەنیش وا دەکا هیچ بەکتریایەک هیچ با بڵێن کە ڕوویەکیان میکرۆبێکی زیان بەخش لەناو ئەو با بڵێن ڕیخۆڵە و گەدەی نەژیتر بەڵێ دەستت خۆش بێت پرسیاری تر هاتووە لەسەر کاریگەری لاوەچەکانی ئەو جۆرە دەرمانانە بە تایبەتی بەڕێزێک نووسیتی ئەگەر لە بۆ گەدە و تشەڵۆکی گەدە ئەو جیا دەرمانانە بەکاربێ ئایا تەسیری لە با بڵێن ئافرەتی دووجیان لەسەر منداڵەکەی هەیە یان نە خۆی بەنسبەت دووجیان دەبێت زۆر ئاگاداری بە حەقیقەت چۆن دەرمانی کیمیاوی ناتوانرێت بێتە بە دووجیان زۆربەی جیا دەرمانەکانیش ناتوانێت بێت دووجیان چکە لەبەر ئەویش کیمیایە مەسەن هەر هەندێک جیامان هەیە مەسەرەن ئەو جیانە خاستن ئەوانەی کە زەیتیان تێدایە زۆر جار وا دەکە ئافرەت مەسەرەن لەبار بچی یان مەسەرەن زۆر جار نمشەوە هی ناکە بڵێ منداڵ مشەوە بکە یان شتێک بەڵام زۆر جارێک کاریگەری لەسەر لەبارچوونی ئافرەت هەیە بۆیە ئافرەت نابێت لە خۆ جیا دەرمان بەکار بهێنی بە حەقیقەت
نابێ محاولە بکە ئەگەر ئافرەت نەخۆش کات هەر نەخۆشیێکی هەبوو مەسەن دەتوانی بە ڕێگای دکتۆرێکی شارەزا پسپۆری شارەزە لەو بوارە کۆنتاک بکاتن هەندێک شتیلۆ دابنێ کە هیچ کاریگەی لەسەر خۆی و لەسەر کۆتپەکەی نەبیتن یاخود بە خۆراک خۆی چارەسەرکە مەسەن ئەو خۆراکە باشانە بخواتن کە سوودی هەیە لە بۆ ئەو نەخۆشی مەسەن قەبزە ئەتوانی کۆمەڵێک میوە و سەوزەمان هەیە قەبزەکەی ڕزگارکە سکسوونی هەیە کۆمەڵێک سەوزە و میوەمان هەیە سکسوون ڕزگار دەکا مەعیدەی دێشی کۆمەڵی خواردنی خراپەی لای دەبین کۆمەڵی خواردنی باشی بۆ دادەنێن ژانی هەیە ئەتوانی بە ڕێگەی هەندێک میوە و هەندێک شتمانێت چایەکی سروشتی ئەومان هەیە ئەتوانی ژانە سەرەکەی لابین کەواتە ئێمە دەتوانین بە ڕێگایەکی ئاسانتر چارەسەکەین و ئەو کەسانە ئەگەر دووجان نەبوو و کەسی ئاساییش بەڕاستی ئەگەر هەر کێشەیەکی هەبێ ئەگەر جیادەرمانەکە لە کەسێکی شارەزا و پسپۆر وەربگری دڵنیا بە لەوەی دەرمەیز دەرمانەکمان نییە بەو شێوەیە کاریگەی لەسەر مەعیدە هەبیتن بۆیە ١٩٩ جیادەرمانەکانی دنیا هەمووی پێشنان دەخورێت هەمووی پێشنان دەخورێت لەبەرەوەی کە کاریگەری لاوەرچی نییە خاستن ئەگەر ئەو جیادەرمانە پاک بی دۆزی خۆی تەواو بی تێکەڵەیەکی وەکو بازار نێستا کە هەر کەسێک لە خۆی عەتارێکە دوکاندارێکە کۆمەڵێک جاتێکە دەکە چارەسەری 100% ئەوەی و چارەسەری ئەوەی بەڕاستی ئەوانە هەموو نازانستیە و خەڵکێکی زۆر تووشی گرفت بۆ تووشی کێشەی تەندروستی بۆ هۆی ئەو هەموو جیادەکە لە خۆ نازانانی ئەو لە خۆ بەس تێکرد دەکا ئەو دێت دە گیان تێکرد دەکا و دەداتە خەڵکی بەڕاستی ئەو کارە ساتە لەبەر تێکردکردنی ئەو گیانە زاروەیە مەسەن بۆ نمونە تۆ مەسەن دە گیا بەکاردێنی هەر دەیان ڕێژەی سۆدیۆمیان زۆرە هەر دەیان ڕێژەی کالسیۆمیان زۆرە هەر مەسەن ڕێژەی پۆتاسیۆمی زۆرە کات تۆ چت کرد ئەو کەسە لەوانەیە تووشی نەخۆشی دەکەی لەوانەیە تووش سەرسوڕی دەکەی تووشی حالەتی مەسەلەن لەوانەیە لە خۆچوونی بکەیت لەوان تووشی حالەتی لێدانی دڵی زیادکە بۆیە بە حەقەت ئەو تێکەڵت جیایی کە لە بازار ئەوڕۆ لەگەڵ ڕێزم لۆ برا عەتارەکان بەهارە فرۆشەکان لەگەڵ ڕێزم لۆ برا جیادەرمانەکان لە خۆوانە بەبێ هیچ بەڵگەی زانستی کۆمەڵی جیا تێکەڵ دەکەن بە حەقەت ئەوە خراپە ئەوەیە لەوانەیە کارەساتی بکە کەسەکە پێژنان بیخوا لەوانێک تەسی لە مەعیدەی بکات تەسی لە شوێنێکی بکاتە ڕاستە بابەتێکی گرنگ مامۆستا چرۆ باسی کردیە بابەتی هەستیاری حساسیە مەسەڵەن ئێستا دەبینین لە کەسێک لە کەسێک دەگۆڕێ کاتێک دەچێ لای پزیشک پێشەوەی دەرمانەکەت لێ بدا دەڵێ جورعەتی کەمی دەداتێ لە بژێر پێستی دەڵێ بزانم حساسی بەو دەرمانە هەیە یان نە ئایا هەمان شت لە جیادەرمانیش هەیە دکتۆر یعنی چۆن مرۆڤ هەستیاری با بڵێن لە بۆ دەرمانەکان جیاوازە لە کەسێک لەو کەسێک دەگۆڕێ لە بۆ جیادەرمانیش تەسەوڕ دەکەم بە هەمان شت بێ ینی مەرج نییە جسمی هەموو ئینسانێک وەکو یەک تەقەبولی ئەو جیادەرمانش بکە خۆی بە تەکید چۆن کیمیا وتمان کاریگەری خراپی هەیە ئەگەر بەغەڵت بەکاربێ زۆر بەکاربێ حساسیەتت پێ هەبی جیادەرمانیش بە هەماشێ بەڵام جیادەرمان ڕێژەکەی زۆر کەمە یعنی بە حەقەت لەوانەیە لە 100 کەس لە کەسێک تاک 5 کەس حساسیەتی بەو جیایە هەبی زۆر جاروێ حساسەتی بە جیایەکە نییە حساسەتی کە ئەو جیادەرمانی بەکارهینە ئەو جیادەرمانە خۆی پیس بووە یان بە شێوەیەکی نازانستی و شکرایتەوە یان مەسەن بۆنم لەوانەیە کە ڕووی هەرینایە ئەو کەڕوە ئەلفاتۆکسینی فڕێدایە لەوانەیە بەکتریای تێدا بووە ئەو بەکتریایە پاشمای ئەو بەکتریای تەحەلولی کردیە لەوانەیە حساسەتەکە لە خودی جیایەکە نەبووە لەبەر ئەوەی چونکە ئێستا سوپاس بۆخوا ئێمە ئەو جیادەرمانەی کە زانست پشتی ڕاست کرد وەکو FDA کە تازە باسم کرد وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی و ڕێکخراوە زانستەکانی جیهان یان توێژەرە زانستەکانی جیهان ئاگاداریان کردینەوە کە ئەو مەسەن ئەو مادانێک کە تێیدا هەیە کامێ حساسەتی پێ هەیە ڕێژەی حساسیت بوون بە دەرمانی کیمیاوی زۆر کەمە ئەوانەی کە تووشیش دەبن من لەوانەیە احتیمالە بڵێم 80-90% نەتیجەی ئەوە بووە کە جیادەرمانێکی کۆن و بە ڕێگایەکی نازانستی و یا مەسەن بۆ نمونە تێکەڵێکی تازە کە بەکاری هینایە کۆمەڵێت جیا تێکەڵ کرایە و بەبێ ئەوەی هیچ بزانی ئەو پێکاتانە چێ لەناو ئەو جیانە ڕێژەی پێکاتەکان ڕێژەی مادەکان ڕێژەی تۆکسیەکەی چییە لە کەیفی خۆی کۆمەڵێک شتێکرد کردی احتیمال لەوە حساسیەتی هەبی بەڵام من باوەڕ بکە یعنی چەند ساڵە دەرمان چووکە بە شێوی ئێکستراکت و ئەو دەرمانە کە بەکاری هینایە بۆ نەخۆش کە هەمووی با بڵێن سەپۆرتی علمی هەبووە لەلایەن FDA و ئەپروڤ کرایە یعنی هەتا ئێستا من لەو 5 ساڵی ڕابردوو دوو کەسە تاسە تووشی حساسیەی بووە بە دەرمانی من دوو کەس یعنی لەو هەموو چەند هەزار نەخۆشەی لەبەر ئەوەی چونکە بە حەقەت بن حیسابی هەموو شتێک دەکەم لەگەڵ نەخۆشە لەبەر ئەوەی چونکە نەخۆش ئەمانەتە تۆ نەخۆش هەر ئەوە نیە دەرمانەکەی بدێت دەبێت تۆ بزانی چ بەکاردێنی ئەو کەسە نەخۆشی چی هەیە و ئایا و کەسە لاوازە و کەسە قەڵەو ئەخەت دەرمان بۆ کەسێکی لاواز لەگەڵ قەڵەو جیاوازە بۆ ئافرەتێک لەگەڵ کچێک جیاوازە بۆ گەنجێک لەگەڵ پیاوێک جیاوازە بۆ مەسەلەن کەسێک کە کێشەی قۆڵۆنی هەیە
دەرمانی مەعیدە جیاوازە تۆ دەبێت دەرمانی مەعیدەکەی بدەمێ قۆڵۆنیشی باشکە نە قۆڵۆنی وێرانکە یان کەسێک ئەساسی قورجی هەیە تۆ بچی بەسەر دەرمانێکی بدەی خەراتری بکەی نابێ تۆ دەبێ ئاگاداربی دوایی نەخۆش تەنها بەس دەرمانی نادرێتێ هەر نەخۆشێک کە سەردانی کەسێکی پسپۆرکە دەبێت 3 شتی لۆ بکاتن خاڵی یەکەم پێی بڵێ ئەو نەخۆشیە ئەو خواردانە نابێت تۆ بەکاری بهێنی لەبەرێ ئەوانە نەخۆشیەکەت زیاد دەکا خاڵێک هەندێک خواردن هەیە پێی ئەڵێ ئەوانە بەکاربینە یارمەتی دەدا نەخۆشیەکەت باشتر دەکا و خاڵی سێم ئەو دەرمانە بەکاردەهێنی بەڵام بەو شێوازە بەڵام تۆ دیسان بە هەماشە تۆ نابێت دەرمانێکی زۆری بدەیە دەرمانی 10 ڕۆژ تا 15 ڕۆژی ئەدەیە و پێشی ئەڵێ ئەگەر هەر شتێکی خوا نەخواستە ڕەتفعلێکرد لێ دیت ئاگادارم بکەوە من ڕۆژێک شتێک دەجێڕمەوە لە بۆ ئەوەیە هەر وەکو ئەوە دۆ کۆمنتێک ڕۆژێک نەخۆشێک هاتەلام من دەرمانمدا ئیلتیهاباتێکی زۆری هەبوو تاپان ئەو نەخۆشە خۆی بەخۆی کارمەند تەندروستی بوو یاریدەری پزیشکی بوو بەیانی نای نەخوارد و کە چوو بە نەخۆشخانە نیوە ڕۆژ نەی خوارد بوو ئیتر دوای یەکسەر هات بۆ عیادەکەی من کە هات ئەمیش دەرمانی ئیلتیهابات بدایە هەندێک لە دەرمانەکانی ئیلتیهاب کاریگەری هەیە لەسەر دابەزینی شەکرە یان کاریگەری هەیە لەسەر دابەزینی چەوری یان زەخم تەمان ڕاست و دەرمانەکەی میخوارد بوو یەکسەر چاوی تاریک بوو چاوی نەدید بوو وڵای یەکسەر تەلەفۆن لێم کە دکتۆر گوتم چالەکە دەرمانەکەت و چاوم کۆرە بوو چاوم نابینی هەر هیچ نابینی گوتی نابینی گوتم ئەیەک شت با پێ بڵێم هیچ دەرمانش تێدا نییە کاریگەری لەسەر چاوتەبێ من دڵنیات دەکەمەوە 100% لەبەری ئەزانم چ کیمیکەل کۆمپاوندەکەمدایە بڕۆ فاسێکی خۆت کە بزانێت چیە زۆر ئەوەی کرد گوتم بڕۆ ئەتوتی خێرا وەلای سەر چوو بۆ خستەخانەی دەبینی شەکری دابەزیان شەکری بوویتە 45 لەگەر دابەزین شتێک یەکسەر چاوی نەدید بوو یەکسەر تەوێندی کردوە دوتە وەڵا شەکرم دابەزیە دا مەقسەدم لە چیە یعنی بۆیە تۆ نەخۆش ئەبێ بەڕاستی نەخۆش کە دەرمان وەردەگرێ دەبێت لەگەڵ دکتۆرە کۆنتاکتی هەبی لەو خوا نەخواستە ئەگە هەر ڕەتفعلێکی دی من بە هەموو نەخۆشێک ئەڵێم ئەو دەرمانێک کە بەکاردێنی ئەگەر خوا نەخواستە هەر شتێکتە بوو ئاگادارم بکەوە یەکسەر لەبەرەوەی چونکە لەوانەیە ئەگەر زوو پێم بڵێ لەوانەیە زووی چارەسەرکەم ئەگەر شتێکی خراپی ژووبدا ئەگەر نا لەوانەیە مەسەلە زۆر جا لەوانەیە کارەساتی نەخوازرا و دروست بیتن بەڵێ کاکتۆر خۆش دکتۆر وڵات پرسیاری تر تەسەوڕ دەکەم هەبێ ئەس کەسێک دەستی بەرز کردێتەوە بە ئەو وەرگین بزانم ئەگەر غەڵەت نەبم کاک نەبەزە مامۆستا نەبەز فەرموو مامۆستا پرسیاری خۆت بکە فەرموو مامۆستا مایکەکە دەتوانی بکەی ئێستا کاک نەبەز فەرموو شەو باش هیوادارم هەموو لایەک لە خۆشی شادیدا بن لە ڕاستیدا دەستخۆشیەکی بێسنوورم هەیە لە ڕادەبەدەرم هەیە لۆ کاک دکتۆری بەڕاستی یعنی ئەو شەو هەستم کرد بەوەی کە یعنی کاتێک کە ئینسان پسپۆر دەبێت لە بوارێکی تایبەتمەندە چۆن بە قوڵی ڕۆ دەچێتە ناوەڕۆکی بابەتەکەی خۆی باخەتەوەی کە زۆر مهمە لێرەدا ئەمەوێ پرسیاری لێسەر بکەم ئەوەیە کە ئێمە دەزانین لە ڕۆژخەڵاتی ناوەڕا بەتایبەتیش لە وڵاتە ئاسیاویەکاندا لە ئێستادا بەرهەمهێنانی دەرمان بە بازرگانی کراوە یانیش هەموو ئەو کۆمپانیانەی کە دروست بوون بۆ بە بازرگانیکردنی دەرمانی کیمیایی هاتوونەتە دروست بوون لە دەرەوەی بایەخپێدان بە دەرمانی چیایی وەکەوەی کە ئەم شەو کاکی تۆر باسی لێوە دەکەن ئەوەی کە لێرە بەڕاستی جێگەی پرسیارە کە بۆ کوردستانیش هە زۆر گرنگە کە ئەوە دەسەلمێنێت زۆربەی کۆمپانیاکان لە هەرمی کوردستان بەتایبەت بە دوای بەدیلی یعنی دەرمانە کیمیاویەکان داناگەڕێن بەڵکو ئەوان بەردەوام بە دوای ئەوەن کە ئاست و بەڕاستی چەندایەتی دەرمانی کیمیاوی زیاد بکەن لە کۆمەڵگادا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئێمە چۆن بتوانین بەکارهێنانی جیا دەرمان بکەینە کەلتور لە ناو خەڵکیدا لە کاتی نەخۆشکەوتندا لە بڕی بەکارهێنانی ئەم هەموو دەرمانە کیمیاییە کە بەڕاستی زۆربەی کاتەکان حیسابی ئەوە ناکرێت کاتێک دەدێتە نەخۆش لە ڕووی چەندایەتی و چۆنایەتیەوە یعنی زۆربەی دکتۆرەکان ئەگەر سیر بکەین لە ڕێچەتەکاندا جەخت دەکەنەوە لەسەر چەندایەتی بەکارهێنانی دەرمان نەوەک چۆنایەتی ئیتر ئەوە پرسیارە کەمە دەست خۆش مامۆستا زۆر سپاس مامۆستا جەختی ئایا ئێمە بەکارهێنانی جیادەرمان
جیاوازیەک هەیە مەسەلەن توێژینەوەیەکی زانستیمان لەبەردەستە کە ئایا بەکارهێنانی ژیادەرمان لە نێوان گوندەکاندا زیاترە خەڵکی گوندەکان زیاترە یانیش لە نێوان خەڵکی نیشتەجێبوو شارەکان زیات دەست خۆش دەست چاوت خۆش زۆر سپاس بەڕێزان کە پرسیار دەکەینیان کە سەرنجێک دەخینە ڕوو دیسانەمە بەستمان گشتاندن نییە مەسەلەن دڵنیام مامۆستا نەبەست مەبەستیەوە نێ بەوە پزیشکەکان پزیشکی زۆر باش هەن بەڵام هەندێک نمونەی ڕەنگە ناباش لە بازار پەیدا بوو بێ کە ڕەنگە دەرمان زیاترە بەڵام ئەوە نابێتە قیاس بۆ ئەو هەموو پزیشکە باشە بۆیە مەبەستەکە ئەوە نییە کە بڵێن پزیشکەکان دەرمانی باڵێن زیاد دەنووسیانە بەڵام ڕەنگە چەند نمونەیەکی کەم لەو بوارە هەبێ بە هەمان شێوە لە لایەکەی تریش بۆەوەی هاوسەنجی ڕابگرین لە بواری جیادەرمانش خەڵکێکی زۆر هاتووتە ناو مەیدانەکە و کە پسپۆڕ نین وەکو دکتۆر بەڵام ئەوان ڕەنگە هەر بۆ مەبەستی تیجاری بەکاری دێنن کاک دکتۆر فەرموو زۆر سپاس بۆ مامۆستا نەبەست بە حەقەت یانی من سوپاسی دەکەم بە حەقەت یانی بەخۆی کورد قسەی هەیە ئەڵێ نان لە بۆ نانەوە گۆشت لە بۆ قەسابی ینی بە حەقەت ئەمە گەسەی وڵاتانی دەرەوە بکەین لە دنیا هەموو باڵێن ئەو ئەوانەی کە هەیە لە دنیا گەسەیریکەی دەبینی لە هەموو دنیا پسپۆریەت هەیە حتا دەچێت پزیشک مەسەن دەرێت پزیشکی پسپۆری گوێ قوڕک لوت چاو حتا مەسەر پێشان هەمووی باتنی بوو ئێستا گەدە بەتەنێ ڕیخۆڵە بەتەنێ خۆڵۆ بەتەنێ سوپاس بۆ خوا الحەمدوللا ئینشاءالله لە چەند ساڵی داهاتوو کوردستانیش پڕ دەبێت لە کەسانی پسپۆر لە بواری جیادەرمان سوپاس بۆ خوا ئەو ساڵ بەشی جیادەرمان کراوە لە برێن پەیمانگەی کەڵک چاندنی جیادەرمان لە کۆلێژی پشتوکاڵ بەشی جیادەرمان و باڵێن کە هاو کراوە کۆلێژی ساڵی داهاتووش ئینشاءالله بەشی پەیمانگەی پزیشکی جیادەرمانی دەکرێتەوە لە شارۆچکەی مێرگەسۆر ئینشاءالله و ساڵ پێیان نەکەوت بۆ ساڵی داهاتوو ئینشاءالله بینا شتەکانی تەواو دەبێت بە هەمان شێوە طبعا بە هەڵبەتە بە حەقەت لە کوردستان هەتا ئێستا توێژینەوەیکی وەهامان نییە بڵێن لە دەشت زیاتر بەکاردێ یان لە شار زیاتر بەکاردێ بەڵام ئەوەی من خۆم لە چەند ساڵی ڕابردوو طبعا ئێستاکە دەتوانم بڵێم کە بیدایەتی من لە دەرەوە هاتمەوە کە نۆریگەمدانا هەستم کرد یعنی خەڵک زۆر باوەڕی بە جیادەرمان نەبوو خاصەتەن خەڵکانی ئەکادیمی خەڵکانی زانستی مەسن وەکو پزیشک وەکو مامۆستای زانکۆ وەکو ئەندازیار وەکو خەڵکانی بابڵی خاوەن بڕوانامە بەڵام سوپاس بۆ خوا دەتوانم بڵێم ئێستاکە یعنی نەزرەیەکی دیکە بوو کە من لە خلالی ئەو 5 ساڵەی توانیم بەزان تەمان وەکو نۆرینگە کە نۆرینگە بەڵام پێشتریش وەکو سیمینارە زۆرمە بەڵام ئەو دەنگەم نەبوو کە ئێستا بەڕاستی چکۆ لە هەموو بابەتەکانی سۆشیال میدیا لە هەموو کەناڵەکان قسە دەکەم لە هەموو رادیۆکان قسە دەکەم یەک ئامانجم هەیە ئەویش ئامانجم ئەوەیە بە زانستیکردنی ئەو زانستەیە کە لە باوباپیانمانە بە هەزاران ساڵ هەیە و تاوەکو بە حەقەت ئێمە هەوڵ بدەین پزیشکەکانیشمان بیهینە سەرخەت کە ئەوانیش لە داهاتوو ئینشاءالله ڕاکێتەکانیان بکەن بەو دەرمانانەی کە لە سروشتا لە جیادەرمان دروست دەکرێت بەڵام بەڵگەی زانستی لەسەربی کە وەکو کەتازە باسم کە ستیکەری هەیە ئێستا دەرمانەکانی من کە زۆربەی لە وڵاتانی دەرەوە دەهێنم هەمووی بە کوالیتی کۆنترۆل ستیکەری وەزارەت تەندروستی وەردەگری ئەو زە من بەکاری دەهێنم ئینشاءالله دکتۆرەکانیش بە حەقەت من داوا لە پزیشکە بەڕێزەکانەکەم ئەوانیش بێنە سەرخەت وەلەو الحەمدولillah سپاس بۆ خۆی پزیشکێکی زۆر هەم وەکو خۆی بۆ عیلاجی خۆی هەم بەخۆشم بۆ دەنێری هەم پزیشکی ئەوڕۆ پزیشکێک هاتوو بەخوا ئاگادارە دوو کچێک و کوڕەکی خۆی هیناو بۆ چارەسەر ئەین دۆژەکانی ڕابردوش مەقسەدم میسالەکە ئەوانیش الحەمدولillah ئێستا هاتوونە سەرخەت ئەوانیش ئێستاکە وەکو جارە نەمایە بەڵام پێشاوانە و بەڕاستی پێشا هات پزیشکان زۆر بە زەحمەت لەوانەیە بتوانی بیان یەک پزیشک لە کوردستان شتێکی جیادەرمانی بەکارهێنابێت و بە حەقەتی شتێکیش هەیە لەبێ ئەو حەقەتە بڵێم خەڵکێکی زۆریش بەڕاستی هاتووە با بڵێن بازرگانی بەو جیادەرمانە دەکا بە ناوی ڕێکلام بە ناوی 100% و بە ناوی چارەسەری بنبڕ و چارەسەری سانی بۆ نمونە ڕێکلام دەکرێت بۆ چارەسەری بنبڕی شەکرا والله تا ئێستا من ئاگادارم لە هەموو دنیا چارەسەرێک نییە شەکرە بنبڕ بکە یعنی ڕێکلامی وا دەکرێت 100% 100% ئێکاکە جیان والله ئەگەر ئەتوو دەرمانت دیتۆ لە کوردستان کە تۆ لەگەڵ ڕێزم لۆ بەڕێزم تۆ نە شەهادەیەکت هەیە نە بەکەریۆسەکەت هەیە ئەخر ئەگەر تو دەرمان دیتۆ والله کاکە وەرە من پەیوەندی بە ئەمریکاکەم بە جامعی هارڤارد و ئۆکسفۆرد دەکەم وەرە کاکە بەتوو بنوەرە لەوێ دەرمانەکان لۆ دروستکە و بالۆت بسەرمێنم هەتا هەموو دنیا ڕزگاری بلە شەکرا دا بە حەقەت یعنی بێ بەرنامەیەکی زۆر هەیە خەڵکێکی زۆر دەستی لەو بوارەدایە سوودی لێهینە لە ڕووی مادیەوە یعنی ئامانجەکەی زیاتر مادیە لەوەی ئینسانی بی لە من دەڵێم پزیشکی ئینسانیە یەکەم جار ئەو جە مادیە
يعني هەکەم جار دەبێت بە شێوەی ئینسانی ئەمە تەعامل بکەین یعنی چ کارە ساتێک لەوەی گەورەتر هەیە تۆ من دەرمانێک بە غەڵەت بدەم بە نەخۆشێک ئەو نەخۆشە بەرەو هیلاکەتی بم بەرەو شێت پەنجەی بم بەرەو کوشتنی بم تۆ دەرمانی دەی بە نەخۆشێک ئەگەو نەخۆشەگە بە دەرمانەکەی تۆ بمری تۆ جوابی خوای گەورە دەدەیەوە لە خۆتەوە چەند دەرمانێک تێک هەڵ دەکەی بە حەقەت ئێمە دەبێ ئەو شتە حەقەتە نەشارینەوە وە سوپاس بۆ خوا ئێستا کە ڕێژەی خەڵکی زانستی هاتین لۆ ناو جیا دەرمان زۆر بووە و لە شاریش زۆر بووە و لە دەشتیش هەر زیاترە خۆی چکە لەبەرەوەی کە باسم کە لە بیدایەتی لە دەشت لەبەری لە دەوروبەری خۆی هەموو گژوو جیا هەیە خاستە منطقە شاخاویەکان زۆر بەکاردەین بە حەقەت هەمووشیان بەڵێ لە هەر گوندێک کە حەکیمێک هەبووە کەسێک هەبووە کە لا با و باپیری فێرە جیا دەرمان بووە و بەکاریشان هێناوە سووریشان لێ هێناوە بەڵام بە ممارەسە ینی سووریشان لێ هێناوە الحەمدولله بۆیە بە حەقەت بەڵام ئینشاڵڵا پشت بەخوای گەورە لە داهاتوو ئەو علمە باشتر دەبێ و ئینشاڵڵا ئێستا چەند کەسێک لە کوردستان بڕوانەوەی ماستەریان بەدەست هێناوە چەند کەسێککە دکتۆرانی هێناوەتەوە ئینشاڵڵا هێواش وەزارەت تەندروستیش ئێستا مۆڵەت دەدا ئەنێمە الحەمدولله خۆم مۆڵەتی ڕەسمی لە وەزارەت تەندروستی وەرگێتە کەسان ئەگە پسپۆر بی ئەگەر هەڵگری بڕوانامە بی هەر وەزارەت تەندروستی ڕێگەی پێدەدا نۆرینگە بکاتەوە نێگەی پێدا شوێنش دەرمانسازی زانستی بکاتەوە و ئینشاڵڵا زیاتریش دەبی و زیاتریش دەبی ئینشاڵڵا ماوەسەد چرۆ کامل دەڵێ ئایا زانستی جیا دەرمان تا ئێستا توانیتی مامەڵە لەگەڵ ئیفلیجی بکا بە تایبەتی ئیفلیجی منداڵ و ناوی نەخۆشەکەش دەڵێ ئەوەی پێ دەڵێن پۆلیۆ بۆ نمونە هیچ شتێکی دیاریکراو هەیە جیا دەرمان بتوانێت مامەڵە لەگەڵ ئیفلیجییان بە تایبەتی ئیفلیجی منداڵ پۆلیۆ بکە بۆخوای جیا دەرمان ینی وەکو زانست وەکو شتە زانستیەکان نیمانە ینی برێ شتێکی زانستیمان هەبێ ئێستا تەعامل لەگەڵ هەندێک نەخۆش بکە ئەو نەخۆشانەی کە تا ئێستا لە دنیا چارەسەریان نییە مەسەن چارەسەری مەسەن بەڵەچی هەتا ئێستا لە دنیا نیمانە جیا دەرمانیش دیتی مەسەن چارەسەری ئەوەی جەناوی باسی کرا هەندێک نەخۆشی ترمان هەیە بەس مەسەن زۆر جاری وا هەیە مەسەن جیا دەرمانەکان یارمەتی هەندێک نەخۆش دەداتن مەسەن کە باشتری بکە یان خراتر نەبێتن یا مەسەن کە باسی کە ئیفلیجیە بەڕاستی ینی منداڵ هەبووە مەسەن کە ئیفلیز بووە دەوانێت تەحملی دەرمانی کیمیاوی نەکردێ بۆ هەندێک لە نەخۆشیەکانی یعنی بەڵام سوودی لە جیا دەرمان بینایەوەی باشتر بی مەسەن دەستەیەکی بەهێزی بۆ دروستکات دەستەیەکی بۆ دروستکات بەرگری نەخۆشی بگری لەوەی مەسەن باشتر بی لەوەی هەوڵ بداتن و هەندێک جیا دەرمانیشمان هەیە بەڕاستی تاکە جیا دەرمانە لەسەر ئاستی جیهان هەتا ئێستا ئیش بکە لەسەر مێشک لەسەر خانەکان بچووکترین دەماری مێشک بچووکترین خانەی مێشک ئەوی جینکۆ بیلۆبایە هەتا ئێستا لە کیمیا بەدیلی نییە یعنی جیا دەرمان دەتوانی شانازی بە جیای جینکۆ بیلۆبا بە عەرەبی پێ دەڵێن جەنکا جینکۆ بە کوردی کە تاکە جیا دەرمانە هەتا ئێستا لەسەر ئاسی جیهان لەسەر مێشک و دەمار گیش دەکاتن حتا لە سەیدەریەکان لە دەرمانخانەکانیش دکتۆرەکانی مێشک و دەماریش ئەو دەرمانە بۆ نەخۆشەکانیان دەنووسن زۆر باشە وەفا وەڵا دوو پرسیاری هەیە دەربارەی بابیتی لەوێ داوا دەکات وەڵام وەرگێ دەڵێ بابم چەوری خوێنی هەیە چی ئەنجام بدا باشە چ بخوا باشە هەرو ئەلتیابی سینجیشی هەیە کاش دەکات ئەگەر بتوان وەڵام بدەنەوە سپاس دەکەم بە چاوان طبعا بەخۆی چەوری خوێن یان هات چەوریەک بێت چەوری جا ئێمە چار چۆ جەوریمان هەیە LDL-مان هەیە HDL-مان TG-مان هەیە لەگەڵ کۆلیسترۆلمان هەیە طبعا بەس HDL-ەکە چەوری سوود بەخشە ئەوانە تر هەموو زیان بەخشە طبعا یەکەم شت ئینسان کە چەوری هەیە ئەبێت چەند خاڵێک ڕەچاو بکە خاڵی یەکەم ئەوەیە هەوڵ بداتن لەو خۆراکانە دوورکەوێتەوە کە چەوری ڕاستەوخۆی تێدایە یان ئەو خۆراکانە دوورکەوێتەوە کە دەبێت بە چەوری ئەو خۆراکانێک کە چەوری ڕاستەوخۆی تێدایەوەچی چییە گۆشتی حیوانی گەورەی مەسەن گۆلک یان مەسەن گۆشتی حیوانی بچووکە وەکو گۆشتی بەرخێ یا مەڕ و هەروەهاش مەسەن ئەو خۆراکانی کە سوورکراوەنە خواردی سوورکراوە و هەروەها ماستی مەڕ ینی مەسەن ئەو خۆراکانە ئەوە ڕاستەوخۆ چەوریان تێدایە چەوریەکانیشان باش نییە بەڕاستی و هەندێک خواردیشمان هەیە دەبێ بە چەوری وەکو نان و سەبوونی فڕنی یان شیرنی دەستکرد پاقلاوە و شیرەمەنی دەستکردەکان ئەی کەم جار هەوڵ بدات لەو خۆراکانە دوور بکەویتەوە مەسەن بۆ نمونە تۆ دەتوانین لە زیاتی گۆشتی بەرخ و گۆلک دەتوانی گۆشتی جیسک بخوا دەباتی مریشکی سپی دەتوانی مریشکی سوور بخوا دەتوانی لە زیاتی ماستی مەڕ ماستی مانگا بخوا لەبەر ئەوی ڕێژەی چەوری لە ماستی مەڕ گەلە زۆرە کەواتانی ماستی مانگا بخۆ لە ڕێژەی چەوری 3 هەتا 8 سەتایە بەڵام ماستی مەڕ 20 هەتا 22 سەتایە و دەتوانی نان و سەبوونی فڕنی بەڕاستی لەبەر ئادی سفرە و هەویری زۆرە هەمووی دەبێت بە چەوری لە لاشە ئینسان کەواتە هەوڵ بدات نانی تیری خۆمان بخوا ئەگەر نانەکەش کە پەکداربی زۆر باشە و هەروەها دەتوانی مەسەلەن هەندێک شتی دیکەش بکاتن ئەوان تەبعاً وەکو پارێزی هەندێک شتی دیکەمان دەتوانی زەڵاتە سەوزا میوە
پێش نان بیخوا یان مەسەلەن بۆ نمونە قاپی زەڵاتەکەی گەورە بکاتن ئەوانە بخوا زۆر باش ئەوە خیارمان هەیە کودی کەسکمان هەیە مەسەلەن لیمۆمان هەیە سێوی سەوزمان هەیە کەرەوزمان هەیە جەرجیرمان هەیە شبیتمان هەیە سیرمان هەیە پیازمان هەیە هەمویان بۆ چەوری باشن ئەوانە وەکو خواردن و زەڵاتەتانی بەکاری بهێنیتن و هەروەها کۆمەڵێک شتی ترمانێ مەسەن زەیتی زەیتونی ئەگەر ئەسلیبی چەوری دادەبەزێنی هەر چەورێک بی چ چەوری کۆلیسترۆل بی چ LDL بی چ TG بیتن و هەروەها سەرەزاتی کاڵ مەسەن فستقا باویە جویزە ئەوانە هەر هەمویان چەوری دادەبەزێنیت لەبەر ئەوەی بەس خاو بێ نەک برژاو بێ و هەروەها مەسەلەن هەندێک شتی ترمانێ وەکو سرکەی سێو کە باسم کرد سرکە سێو تاکە شتە ئەگەر ئینسان لە ڕۆژانە بتوانی لە کەوچکێک تا 6 کەوچک بخواتن ئەو کەسا وای لێ دێ کە بە هیچ شێوەیەک چەوری لە لاشەی کۆ نەبیتەوە بۆیە من دائیمەن تاکید دەکەمەوە لەسەر ئەوەی هەر کەسێک دەیەوێت تەندروست بێ ڕۆژانە سرکەی سێو بخوا لەبەرەوەی سرکەی سێو یەکێکە لەو با بڵێن لەو پێکاتانێکەوە کە دائیمەن وا دەکات چەوری دابەزێتن بە حەقەت کەواتە دەتوانی بەوانە وە لە جیا دەرجایەکانیش دەتوانی مەسەن جامان هەیە مەسەلەن جاترەمان هەیە زەنجەبیلمان هەیە زەردەچەومان هەیە دارچینمان هەیە ئەوانە دەتوانین ڕۆژانە کەوچکێکی چایەی لە ئاوی گەرم بکاتن و بیخواتەوە ئەوانە تەبعاً بە شێوەیەکی گشتی لە بۆ چەوری باشە و لە سەرباری ئەوەش تەبعاً هەوڵدا ئینسان بجوولێ وەرزش بکات لەبەرەوەی ئەو چەورێکە کۆ دەبێت و نەتیجەی وەرزش نەکردنە. دکتۆر بەڕێزێک لە سوشیال میدیا فیسبوک لەگەڵمان بووە نامەچی ناردیە مامۆستا هەژار محەممەد دەستخۆشی هەیە دوای ئەوە داوا دەکات دەرە جیاوازی نێوان جیای وشک کراوە چییە لەگەڵ ئەو دەرمانێک کە لە بازار هەیە بەڵام لە جیا وەرگیراوە. بەێ ئابیدایەتی باسم کرد ئەو لەوانەیە ئاگەری نەبووە فەقیر لەگەدا نەبووە ئەو دەرمانێک کە لە ناو سەیدەلێ دروست کرایە دەرمانی جیایی کە پێدەن هەربڵ مێدیسن بیدایەتی باسم کرد ئەوە ئێکستراکتەکەیە ئەوە کڕود ئێکستراکتە ئەوە ڕۆحی جیایەکەیە مەسەن تۆ 100 کیلۆ جیا دەرمانت هەیە کە ئێکستراکتی لە بۆ دەکەی احتیمالە 10 غرام 15 غرام 20 غرام 25 غرام بداتێ ئەو 25 غرامەیە دەبێتە دەرمان بەڵام ئەو جیایی کە لە بازاڕێ بە وشکرای ئەوە جیایەکە بەگشتیە یعنی هەموو مادەکان تێدایە واتە پرایمەری پرۆداکتی تێدایە واتە ڕیشاڵی تێدایە ڤیتامین تێدایە هەموو شتێکی تێدایە چەوری تێدایە مەسەلەن پرۆتینی تێدایە هەمووی تێدایە شەکری تێدایە بەڵام هەرچی ئەوەی دیکەیە زیاتر تەنها پێدا ئەو بابلە مادە کیمیاویانەیە کە لە ڕووی دەرمانەوە دروست دەکرێت کاویش وەکو دەرمان بەکاردێ لەلایەن شەریکەکانی دەرمان کۆمپانیەکانی دەرمان دەیکەن بە دەرمان. بەڵێ زۆر باشە. دارین نووسیتی جینکۆ بیلۆبا دەتوانێت لە جیاتی ئەسپرینش بەکاربێ بۆ خوێن شلکردنەوەی خوێن وانە دکتۆر؟ بەڵێ بەتوانی بەکاربینی بەڵێ ئەتوانی بۆیە ئەو کەسانێکەوە بەخۆی ئەو بابلێن ئەسپرینیشمان ئەی سارسەلیک ئەسیدمان هەیە کە داری بابلێن داری سەفسافە ئەوش بە هەمان شێوە هەمان پێکاتی ئەسپرینیە تەبان ئەوش بە هەمان شێوە بەکاردێ بۆیە ئەو کەسانێکەوە کە نەشتەرگەری دەکەن نابێ هەفتەیەک پێش نەشتەرگەری هیچ جیا دەرمانێک بەکاربێت لەوانێت هەندێک جیا دەرمانمان هەیە هەمان ئیشی بابلێن خوێنشکردنەوە دەکاتن. بەڵێ ڕاست پرسیارێکی عامیش عادەتەن ئەو پەتا مەوسمیەکان هەن بە تایبەتی ئەوانی وەرزیە جیا دەرمان لە بۆ ئەوانە ئەکید بژاردەی زۆری هێوانە بۆ خۆپارێزی لە هەڵامەت و پەتا وەرزیەکان. بەڵێ خۆی بەڕاستی کاک دکتۆر بەنسبەت ئەگەر خەڵکێک دەیەوێ بەرنمەیەکی تۆکما بۆ ژیانی خۆی دابنێ بۆ مەسە بەرنمەیەکی بەم بەرنامەی بە کورتبینیمان هەیە بەرنامەی درێژبینیمان هەیە کەسێک دەیەوێت بۆ ماوەی 6 مانگ تا ساڵێک هەموو لاشە و جەستەی لە هەموو مادە ژەهراویەکان پاک بکاتە ئەوی کە پێشتر مەسەن هەر دەرمانێک هەر جیایەک هەر خواردنێک هەر مادەیەکی زیان بەخچوتە لاشەی ئەو ئینسانە تەبعاً با پێتان بڵێم هەر مادێک لە لاشەی ئینسان وجودی هەبێ ئەو مادەیە دائیمەن بەرگی لەشی مەشغوڵ دەکات بۆیە ئینسان دائیمەن دەبێت دەستەی پاک بێت دەبێت ئەو کەسە دەستەی پاک بێتن کەوا وا دەکاتن کە ئەو کەسە بابلێن نەخۆش نەبێ یعنی بابلێن ئەو کەسە دائیمەن دەستێکی خاوێنی هەبێ کە تائیمەن دەستەت خاوێن بوو لە مادە ژەهراویەکان ئۆتۆماتیکی لاشە هەوڵ دەدا بەرگی لەشی بەهێز دەکا بۆ داهاتوو بۆیە ئێمە هەوڵ بدەین ڕۆژانە یەکێک محاولە بکەین لە میوەکان هەوڵ بدەین بە پێی مەوسمی خۆمان هەر مەوسمێک هەر میوەیەک هاتە بازاڕەوە لە مەوسمی خۆی ڕۆژانە ئەگەر یەک دنکە جێڵاز بوو بیخۆین ئەگەر یەک دنکە قەیسی بیخۆین ئەگەر یەک دنکە خورما و بیخۆین هەر میوەیەک کە هات ڕۆژانە شتێکی لێ بخۆین
لە ئینگلیز دەرێ پای پۆشم پێدەی ئەگەر یەک لێت کە میوەشبی زۆرە کەواتە ئێمە بە میوە دەتوانین ڕۆژانە میوەی سروشتی بخۆین لەسەر زچی برسێتی بۆ ئەوی بەرگی لەشی پێ دروستکەین و مادە ژەهراویەکانیش دەربینی ئەو خاڵی یەکەم خاڵی دووهام ئێمە دەتوانین سوود لە جیادەرمانەکان بەکار بهێنین مەسەن ئەو جیادەرمان هەندێک جیادەرمانمان هەیە ئاسانە وەکو ڕێحان پونگا نعنع کوزەڵا گوڵە حاجیلا هەندێکیان وەکو سەوزە بەکاردێ ئێستا کوزەڵا نعناع پونگا ڕێحان ئەوانە هەر دەتوانی وەکو سەوزە جیابەهاریەکان وەکو کەنگر کاردی تۆرکە ئەوانە هەر هەمیان بەرگی لەشمان بەهێز دەکات هەر هەمیان مادە ژەهراویەکان دێتە دەرێ هەر هەمیان ئیشی ئەنتیبایۆتیکمان و دەکات کەواتە ئێمە کە جیابەهاریەکان دێ دەستی لێ ناپارێزن ڕۆژانە دەیخۆین ئەو سەوزانێک کە پیا دەبی هەتا بەتەڕیە بەتەڕی دەیخۆین کە تەڕنەما وشتی دەکەینەوە کەواتە ئێمە دەتوانین سوودێکی زۆر لەو جیابەهاریانە لەو سەوزانە ببینین هەندێک لەو سەوزە بەهاریانە دەتوانی وشتی بکەینەوە بۆ غەیری ئەو کاتانی کەنیتمان لە هەمان کاتدا ئێمە کۆمەڵێک بەهاراتمان هەیە ڕۆژانە دەتوانین لە خواردن و لە شتەکانمان بکەین ئەو کۆمەڵە بەهاراتێک کە هەمانە مەسەن وەکو دارچینمان هەیە هێلمان هەیە گژنیشمان هەیە مەسەلەن با بڵێن جاترەمان هەیە مەسەن بۆ نمونە کەمونمان هەیە زەردەچەومان هەیە یعنی تەمەشاکە کۆمەڵێک ئەمە با بڵێن بەهاراتمان هەیە ئەو بەهاراتانە خۆشیان جادەرمانن چکە بەهارات ئەسلی خۆی جادەرمانە ئەسلی خۆی کەواتە ئێمە ڕۆژانە ئەگەر بێت و مەسەن چایەکمان ئامادە کرد ئەو چایە هاتین دوو دنکە هێل و پارچەیەک دارچینمان تێکرد یان گوڵە باغێکمان تێکرد هەم چایەکە خۆش دەبی هەم بۆنی خۆش دەبی هەم تامی خۆش دەبی هەم ڕەنجی جوان دەبی هەم لە هەمان کاتیدا کۆمەڵێک دەرمانمان دێتە ناو لاشە و لە هەمان کاتدا ئێمە کە مەسەلەن کە شلێک ئامادە دەکەین ئەگەر جاترەمان تێکرد یان زەردەچەومان تێکرد تامێکی خۆش بۆنێکی خۆش مەسەن زەڵاتەمان ئامادە کرد دێن کۆمەڵێک هەندێک جاتەی تێدەکەین یان هەندێک مەسەن بۆ نمونە زەنجەبیلی تێدەکەین دەتوانی خۆشی بکەین یان مەسەن بۆ تۆ گۆشت لێ دەنێ دی مەسەن کەزبەرە گژنیش یان مەسەن شتێش تێدەکەی یان مەسەن گەڵای غاری تێدەکەی لە هەمان کاتدا تۆ دێ ئەو کۆمەڵە بەهاراتانە هەم خواردنەکان و خواردنەوەکانمان بۆن خۆش و تام خۆش و سوودمان دەکەین و هەم پاکشیان دەکەینەوە لە هەر میکرۆبێک کە لە ناو ئەو گۆشتەیە لە ناو ئەو خۆرات خواردنە هەبیتن و هەم تەمەنی خواردنەکانیش بەبن درێژ دەکاتن هەموو حتا خواردنەکە تەمەنی درێژ دەبی لۆ تێکچوون مەسەن تۆکە خواردێکت ئامادە کردو بەجیا بە بەهارات دڵنیا بە تەمەنی درێژترا کەواتە ئێمە لە ڕێگەی ئەو هەموو وەسائلانە دەتوانین پێش لەو نەخۆشە بگری ئێستا مەسەن ما ئەو نەخۆشی عادەتەن لە زستانە دەست پێ دەکات تۆ ئێستا لە هاوینی لە ئێستاوەڕە دانیشە بەرنمەیەک دروستکە ڕۆژانە دۆرکەیەک شەربەتی سروشتی دروستکە ڕۆژانە قاپێک زەڵاتێکی دروست بکە ڕۆژانە گێچێک لەوانە هەر یەکی کەوچکە چایەک بەکاربیینە شەرت نییە تۆ هەمووی بەکاربیینی ڕۆژانە دوو بەهارات بەکاربیینی زۆرە کەواتە ئێمە توانیمان لە ڕێگەی ئەو هەموو بەهارات و جیا و سەوزە و میوە و ئاوێکی زۆریش بخۆینەوە هەوڵ دەدەین لەشێکی پاک تەندروستێکی باش بەرگی لەشێکی بەهێز دروست دەکەین و لە کاتی نەخۆشیش دەتانی سوود لەوانە ببینین و ئەمە شتێکشم بەڕاستی لە بیر کرد ئەویش مەسەلەی هەنجوویم بوو بە حەقیقەت ئێمە زۆر جار خەڵکێک مەسەلەن ینی پێی کارەساتە ئەگەر چیلۆیەکی هەنجوونی ئەسلی بە 500,000 بکڕی ینی دەرێکو دەبێ 50,000 بە ئەمە نالم کەسێک نیتی حتا کەسێکی هەژاریش با چیلۆیەک نەکری چارێگە چیلۆیەک بکڕی لەبەر هەنجوونیش خۆی دەرمانخانەیەەکە یان زەیتی زەیتونی ئەسلی باش و شێک لە ماڵەوە هەبی کەواتە ئێمە توانیمان لە ڕێگەی ئەو خواردنانە یان لە ڕێگەی ئەو خواردانی کە هەمانەوە پێشتیش کە باسم کرد تەحینمان هەیە سەرەزاتی خاڵمانێت گوێزمان هەیە ئەوانە هەمووی خواردنی چاکن هەمووشیان ئیشی دەرمانمان دەکە بۆیە ئەمە زۆر جار کە پۆست دەکەین لە پەیجەکەمان ئەڵێن هەم خواردنە هەم دەرمانە هەم خواردنە تەحین هەم خواردنە هەم دەرمانە هەنجوون هەم خواردنە هەم دەرمانە زەیتی زەیتون هەم خواردنە هەم دەرمانە میوەکان هەم خواردنە هەم دەرمانە کەواتە ئێمە ئەتوانین خۆمان ئەو حالەتە ڕزگار بکەین و لە کاتی نەخۆشکەوتریشمان زۆر ئاساییە ئەتوانین مەسەن کەوت پەتایە دەگرین هەر هیچمان لە ماڵەوە نەبی ئەگەر هەنجوویمان هەبوو پەرداغە ئاوێک دێنین کەوچکێک چای هەنجووی تێ کوزێک لەیمونی تێدەکەین دەتوانین بیخۆینەوە سەرە براکە چایەک زەنجەبیلی تێدەکەین یان قیچێک زەردەچووی تێدەکەین یان قیچێک دارچین تێدەکەین یان مەسەن بۆن مدوین دین چایەکی گوڵە حاجی لە حاز دەکەین یان چایەکی جاترە حاز دەکەین یان چایەکی نعنعیان پوگە حاضر دەکەین کەواتە ئێمە دەتوانین لە ڕێگەی ئەو گیانەوە حتا لە کاتی نەخۆش کەوتمان بین پەنا بینە بەر خواردە سروشتیانە ئەو ڕووکاتێکە نەخۆش دەکەین شەربەتی سروشتی چای سروشتی خواردنی سروشتی سوپێکی سووک
بەخوا دڵنیا دەکەمەوە کە پێویستی لەوانێ بە دەرمان نەبی لە ماڵەوە خۆت چارەسەرکەین. بەڵگەشم لە بۆ قسەکانم چییە؟ هەمومان سەردەمی کۆڕۆنامان بەبییر دێ. لە کۆڕۆنا هیچ دەرمانێک نەبوو کە چارەسەرمان کا، بەڵام سەیری کە 1970 ئەو خەڵکە لە ماڵەوە خۆی چارەسەر کرد، هەر بەچ بوو بە پسێ و پرتەقال و لەیمون و گوڵە حاجیلە و قەرنەفل و مێخەک و مەسەرەنها بەو جیا دەرمانە خەڵکەکی زۆر هەمووی بە ڕێنمایەکانمان الحەمدولillah ڕێنمای زۆرمان بڵاو کردەوە. خەڵکەکی زۆر سوپاس و پێزانی لۆناردینکەوە خوای گەورە شفای داوە بەبێ ئەوەی دەرمان بەکاربهێنی، نەخۆشیەکەی تێپەڕاندووە، هیچ ساید ئیفێکتیشی نەبووە، بە کەمترین کاتیش تێپەڕ بووە. بەڵێ دەستەکان خۆش دکتۆر تقریبا پرسیارەکان تەواو بوون، بەس لە کۆتایی وڵا هەندێکیش دەپرسن و خۆشتە شوێن و ناونیشانی نۆڕنگەکەتیان پێ بڵێ. بەێ بەخۆی خۆم من یەکەم شتەوان مامۆستام لە زانکۆی سەلاحەدین 24 ساڵە، ئەوە هەروەکو شوێنی ڕسمیەکەم مامۆستای زانکۆم هەر لە بەشی بایۆلۆجی و شوێنی وەریگەکەشم تەبعانە من بەخۆم نێزیکەی 5 ساڵە ڕێگە پێدراو خاوەنی مۆڵەتی ژمارەیەکی وەزارەت تەندروستیمە لەسەر ئاستی عێراق کوردستان یەکەم دکتۆر وەکو کلینیک وەزارەت تەندروستی ڕێگەی پێدەم. زۆر سوپاسی دکتۆر سامان دەکەم، سامان بەرزنجی کە یەکەم کەس و تواژووی لەسەر مۆڵەتەکەم کرد. ئەو کاتی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر بوو لە گەڕەکی بەختیاریە لە نەخۆشخانەی ئیمەرجنسی کە دێ ژۆرێ لە ڕێز نەخۆشخانەی ناگەی نەخۆشخانەی ویلفەت هەر لەو ڕێزەی تقریبا ئەوها 300 مەتر داخل دەبی لە تابقی سەرەیە ڕۆژانە ساعت 3 تا 7 لەوێمە دەتوانێت ئەو کەسێگە حەزی کرد سەردانوکە بە چاوە من خزمەت لە سوشیال میدیاش ناوەکەیان هەیە نۆرنگەی جیادەرمانەوە هەر بە ناوەکەی. بەڵێ زۆر باشە. وڵای ئاخیر پرسیار گرنگە بۆیە ئەو پرسیارە دەکەم ئەجە دەست پێ بزانم بەڕێز زانوایە دەڵێ میوەی ساوەرسوپ ئایا ئەتوانێ شێرپەنجە چارەسەر بکەیان چ شتێکەیە لە بۆ شێرپەنجە باشبی دکتۆر یارە پێویستە بۆیە پرسیارێک کرد؟ بەڵێ طبعا یەکشت حەقەت هەیە پێتان بڵێم بەنسبەت شێرپەنجە سوپاس بۆخوا ئێستا کۆمەڵێک جیادەرمان لەسەر ئاستی دنیا بەکاردەهێنرێ بۆ شێرپەنجە. منیش بە خۆم نەخۆشیی زۆری شێرپەنجەم هەیە، بەڵام من نەخۆش شێرپەنجە چۆن وەردەگرم؟ هەر نەخۆشێک کە شێرپەنجەی هەیە دکتۆری شێرپەنجە تەشخیصی کردیە و دەرمانی کیمیایی بۆ دانایە، لێزەری بۆ دانایە، بڕینی بۆ دانایە. ئێمە لە جیادەرمان کۆمەڵێک جیادەرمان هەمووی الحەمدولillah سوپاس بۆخوا ئێستا یعنی لەسەر ئاستی دنیا پشتگیری زانستی وەرگرتووە. ئەو کۆمەڵە جیادەرمانانە زۆرن کە بەڕاستی ئێستا ئیش دەکەن کە ئەویش لە بۆ چییە؟ دوان ئیشی جیادەرمانەکان چ دەکات لە بۆ شێرپەنجە؟ کۆ هەندێک جیادەرمان هەیە ئێستا بەرگری لەشی ئەو کەسانێک کە شێرپەنجەیان بەرگریاندا دەبەزێ بەرگریان بەرز دەکاتەوە. هەندێکیان کاتێک کە بەکارهێنانی دەرمانی کیمیاویان حەب یان هەر شتێکی کیمیاوی خانەکان لە ناو دەچێ کۆمەڵێک جیادەرمانمان وەکو جانۆ دێرما خانەکان نوێ دەکاتەوە. کۆمەڵێک جیادەرمانمان هەیە سترێس و قەلەقی و دڵتوندی نەخۆشەکە دادەبا. کۆمەڵێک جیادەرمانمان هەیە ئازارەکانی لە کاتی شێرپەنجە کەم دەکاتەوە. کۆمەڵێک دەرمانیشمان هەیە هەوڵ دەدا هەمان شێوە هاوشێوەی دەرمانی کیمیاوی خانەکانی شێرپەنجە لە ناو دەباتن. ئەگەر لە ناویشی نەبار ڕای دەگرێتن. و کۆمەڵێک جیادەرمانیش هەیە ئەو دەرمانە کیمیاوی کە هەر کیمیاویەک بێت چه حەب بێت چ لێزەر بێت چ دەرزی کیمیاوی بی کۆمەڵێک مادەی کیمیاوی دەخاتە ناولاشەی ئەو نەخۆشە ئەو کۆمەڵە جیادەرمانە ئەو مادە کیمیاویە لاشەی ئەو نەخۆشە دەهێنە دەرەوە. بەڵگەشم بۆ قسەکانم ئەوەیە ئەو نەخۆشانێک کە ئێستا هەم لای من چارەسەر وەردەگرن هەم لای پزیشکە بەڕێزەکان وەکو دکتۆر جەنجی ساڵایی و دکتۆر باساک و هەموو دکتۆرەکان دکتۆر سەرهەنگ و سەرکەوت و ئەوانە هەمویان الحەمدولillah سوپاس بۆ ئەوانەی کە دووسەرەنە لای من و لایوان کە دەرمان وەردەگرن وەزع و تەندروستیان زۆر باشە. یعنی هەتا دکتۆرەکان زۆر جار سوپاسنامەیان لۆ ناردوومە، هەتا پەیوەندیشم لەگەڵ دکتۆر جەنجی و دکتۆر باساک و ئانەشەیە لەگەڵ دکتۆر سەرکەوتی طبعا پەیوەندیشمان هەیە زۆر جار نەخۆشەکانێک کە دێنە لایمە کە دەتوان لای دکتۆری سەیری فەحسەکانیان دەکەن زۆر سوپاس بۆخوا باشن. کەواتە کۆمەڵێک جیادەرمان ئێستا هەیە ئیشی دەکات لە بۆ یارمەتی دەرمانی کیمیایی. من بیست نەخۆشێک ناڵێم تۆ نابی کیمیایی بەکار نەهێنی بەس دەرمانی ئەعشابەکە نەخێر، هەموو نەخۆشێک بە پێی پێویستەکەیتی ئەگەر بێت و هەردووکان بەکاربینی بەڵام لە ژێر چاودێری کەسێکی شارەزا نەک لە خۆی بچی هەر کەسە گوتی قڕژار باشە لە ناکەپسولی بکاو فرانە باشە لە ناو کەپسولی پیان کەسێکی نەخوێندەوار کۆمەڵە جیایکی کوراندی و لە ناو بڵتەچی دەکاتون و ئەوە شێرپەنجەی لە ناو بردو ئەوە شێرپەنجەی نەوە 100% و وەڵا کەسەکاتە کرم و چاب و ئەو شتانە بەڕاستی حاشەک هەمووی دوورە لە ڕاستی و هیچ ئەسڵ ئەساسی نییە. بەخوا تا ئێستا ئەو دەرمانێک کە هەیە
هەمووی تەواوکەری یەکترە دەرمانی جیایی هەیە بەڵێ کۆمەڵێک میوەشمان هەیە خۆ یەک لەوانە بڕۆکلیە ئێستا بڕۆکۆلی یەک لەو میوانەیە لە بەخۆی سەوزەیە کە یارمەتی شێرپەنجە دەدا بە حەقەت زۆری دیکەشمان هەیە سندیمان هەیە عەفوەن ببوور سندینا ئەی زۆر میوەی دیکەشمان هەیە وەکو پاپایەمان هەیە حتا جێڵاسمان هەیە تووتبەڕیمان هەیە گۆڵدنبێریمان باوەڕ بکە حتا ترێ ڕەش حتا ئەو ترێ ڕەشەی کە هەمانە حتا ئەو جێڵاسێک کە هەمانە حتا ئەو میوانەی کە هەمانە هەنار ئەو چەوەندەرە سوورەی کە هەمانە هەر هەمویان ئیش دەکەن لە بۆ لە ناوبردننی خانەکانی شێرپەنجە و هەروەها پارێزگاریشن لێ دەکەن لە تۆژم بە شێرپەنجە باوەڕکەن ئەگەر ئەو میوانێک کە لە دنیا کە ئێستا هەیە خاستن ئەمەی کوردستان کە میوەکانی خۆمانمان هەیە واللهی ئەو ترێکە لە کوردستان هەیە ترێ دیمیەکانی منطقەی خۆشناوەتی و منطقەی شارە ڕواندز و ئەو ترێ ڕەشە ڕەشمیری کە هەمانە باوەڕکە هەمووی دەرمانخانەیە هەمووی دەرمانخانەیە کە لە ژیان ئەگەر ئەمە بیخۆین باوەڕکە لاشەمە پاک دەبێتەوە لە مادەی خانەکانی شێرپەنجە لێ ناگەڕێ خانەی شێرپەنجە دروست بێ لێ ناگەڕێ بەرگری لەشت دابەزێ ئەو چەوەندەرە سوورێک کەمە قەدری نازین بە حەقەت دوێ بە حەقەت بەڵێ کۆمەڵە جیا دەرمانەکەی کۆمەڵی خۆراکی شێ ئێستا یارمەتی لە ناوبردننی خانەکانی شێرپەنجە دەدات دەست خۆش دکتۆر سەبارەت بەو نەخۆشیە قورسانەی کە باز دەکرێت چەند هۆکارێک هەن کە دەبێت ڕەچاو بکرێن یەک جۆری شێرپەنجەکەیە دوو ئاستی شێرپەنجەکە لە چه ئاستێکدا ئەوانە هەموو کاریگەیە جگە لە تەمەنی ئەو کەسەی کە توش بووەکە مەسەرەن منداڵە یان گەورەیە پیرە بە تەمەنە ئەوانە ڕەنگە هەمووی هۆکاری تر بن بەڵام بەدڵنیاییەوە کە کەسێک سەردانی پزیشکی پسپۆڕی یا دەرمان دەکا دەبێت ئەو فەحسانەی لەلا بێت تاکو ئیستیناد بکاتە سەر ئەوە کاتێکە علاجی بەدیل یان علاجی پاڵپشتیکاری لە بۆ دادنێت دەستەکان خۆش دکتۆر قسە زۆر هەڵدەگرێ و بابەتە بەڵام بەڕاستی ئەو سەعات و نیوەی کە پێکەوە بوو سەعاتە 6 دقەیە زۆر پڕزانیاری بوو خوا جەزات بداتەوە و خەڵکێکی زۆر سوودی لەوەردەگری دڵنیام هەم ئێستا هەم لە داهاتوش چونکە ئەوە تۆمار دەکرێت و دوایی لینکەکە دەبوو جەنابیشت دەنێرینەوە بۆیە تۆش لای خۆتەوە وڵاوی پێ مەش لە یوتیوبی خۆمان دایدنێ ڕەنگە بەیانی یان ئەم شەو درەنگ دابزێ دوای لینکەکەش بۆ دەنێرێت بەناوی ئەکادیمیای مێگامایند پلاس بەناوی ستافی خۆبەخشی ئەکادیمیا زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر بەدر قادر سوورچی مامۆستا لە زانکۆی سەلاحەدین لە کۆلیژی زانست لە بەشی بایۆلۆجی هەروە پسپۆر لە جیادەرمان و چارەسەر بەهۆی ڕوەک و جیادەرمان کە خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لەو بوارە هەروە خاوەنی نۆڕنگەی تایبەتی مۆڵەت پێدراوی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە هیوادارین کەس پێویستی بەوانە نەبێ بەڵام بەرچاوڕوونێکی زۆر باشە و ڕاستکردنەوەی هەندێک هەڵە تێگەیشتنیشە دەربارەیەوە چونکە ئەو بابەتە لە ڕووی زانستیەوە باسکراوە نەک لە ڕووی میلی و تەنانەت باوەڕی هەندێک بیر و باوەڕی خوڕافیشن کە تێکەڵ بوون بەڕاستی لەبەرەوە دەستخۆشی لێ دەکەین و زۆر سپاس دەکەین کاکتۆر ئەگەر شتێکت مابێ فەرموو منیش سپاسی جەنابت و سپاسی ئەوانە کە بەشدار بوون بە حەقەت توانی بم لەو ماوە کورتە یعنی زانیارێکی کەمیش بی ینی بەڵام میم ئەو پەیامەم کە هەبووە کە بگەیاندە بم و سوودیش لە پەیامەکەم بینن و ئیشاڵە لە ئەوەی لە توانام داوی بەڵێنم بە خۆم داوە بەخوا داوە تا مردم بتوانم خزمەتی ئەو بوارە بکەم لە بواری تەندروستی سروشتی بۆ وڵاتەکەم بە حەقەت لەبەر کە بەڕاستی ئێمەش لە وڵاتانە کەمتر نینە با کەسانی پسۆرمان هەبی خزمەتکارمان هەبی بۆ ئەو بوارە هەرچی بتوانم دەیکەم ئەگەر سەدان کۆڕی کەبی سەدان کۆنفرانس بی سەدام با بڵێن هاول سیمینار بی هەر شتێک بیتن ئەوەی بتوانم لەو بوارە تا مردن ئینشاڵڵا درێخی ناکەم و هیوادارم سوودیان دیتبی و ئەوەی توانیشم گیانیتم ئینشاڵڵا و مێر بەخوای گەورە سوپاس بۆ بەڕێستان سپاس بۆ هەموولایەک زۆر سپاس ڕەنگە ئەگەر دواتر پێویستمان بە سلایدەکان بوو بینێری باشە لەگەڵ لینکەکەی دایدنێ چاوان لە سلایدی ئەخیریش دکتۆر ئەگەر ناونیشان و ڕقم تەلەفۆنشت دانێ ڕەنگە باشترە ناونیشانی نۆڕنگەکە لە خزمەتدان بە چاوان بە چاوان دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێزانەوەش ئینشاڵڵا پێویستان بەو زانیارانە نابێ بەڵام بەڕای ئێمە هەموو کەس پێویستە وەکو زانیارێکی گشتی هۆشیاری تەندروستی گشتی لەلای هەبێ بۆ خۆی بۆ کەسوکاری بۆ منداڵی بۆ عایلەکەی ئینشاڵڵا لە داهاتوو لە ئایندەشدا بەرنامەی ترمان دەبێ ڕەنگە لەسەر بواری دیاریکراو لە ئێستادا ئەگەر ڕخسەت بدەن کۆبنەوەکە و سێشنەکە کۆتایی پێدێنێن
خواحافیزتان بێ و ماڵەوە ئینشاڵڵا.